کوردستانیش پارێزراو بێت ئەو چەند ڕۆژەی جەنگەکە پیا تێپەڕیوە لە مێژووی ناوچەکە مێژووی ململانەی نێوان ئیسرائیل ئێران لەلایەک و ئەمریکا لەگەڵ ئێران لەلایەکی تر ڕۆژانێکی سەخت و دژوار بوو بۆ هەردوو لا نەک هەر بۆ ئێران بەتەنیا بەڵام ئاماژەکانی ئەم جەنگە بەشێکی دەرکەوت بەوەی هەردوو لا هەستەکە مادووبوونێکیان پێوە دیارە لە ڕووی چی؟ لە ڕووی ئەوەی کە مفاجعات لە هەردوو لاوە دروست بوو یعنی خوێندنەوەی هەردوو لا چ ئێران وەکەوەی کە بەرهەلستی و بەرەنگاری ئەو هێرش و پەلەمارەی ئیسرائیل و ئەمریکاکە پەیوانە بووە کە لە سەرەتای هێرشەکە بەو شێوەیە زەبرێکی کوشندەی لێدرێت و کەسایەتیەکی باڵایی وەکو ڕاهبەری ئەکوژرێت لە هەمان کاتیشا ئەمریکا و ئیسرائیلیش شەیەک لە شێوەکان لە هەندێک لاینەوە لە ڕووی استراتیجی شەڕەوە خوێندنەوەکانیان تاڕادەیەک هەڵە دەرکەوتن یان بڵێن کەم و کوڕیتیا بوو بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئیتر کە شەڕەکە درێژەی نابێ یان ئەوەتە ئیسرائیل یان ئەمریکا ئیسرائیل وەکو هێزێکی ئەقلیمی ئەمریکا وەکو هێزێکی بڵێن زەلهێزی جیهانی بەدیلی نەبێت یان بڵێن ئەلتەرناتیفی نەبێ بۆی بتوانێت مامەڵە لەگە دۆخی دوای ئەو چەند ڕۆژەیە بکە بەڵام ئەوەی پێشهاتی نوێیە ئەوەیە کە لەو دوو ڕۆژەی ڕابردوو ئێران زۆر گوشار لە ڕووی ئابوووریەوە ئەخاتە سەر ڕێڕەوی کەشتیوانی لە گەروی هورمز و لە بابلمەندە ئەمە مانای ئەوەیە کە ئێران ئەوێت گوشارێکی اقتصادی بەهێز دروستکە بۆ ئەوەی ببێت دوجار ببێت بە گوشارێک فشارێکی نێودەوڵەتی لەسەر هێزەکانی کە هێرشیان کردوتە سەر ئێران دەست پێشخەری بکەن لە ڕاگررتنی شەڕ لە کاتێکە ئێمە ڕۆژانە چەند جارێک لە دەمی ترام بیستمانە کالێ لە ماوەیەکی کورتە شەڕاگرین یعنی لە ماوەی ئەو سێ ڕۆژە 4-5 تەسریحی داوە ئێران لێرە ئێوێتن لە ژێر باگراوەندی ئەو لێدوانانەی ترامپ وانی شانی ناوخۆی ئێران و دەوڵەتانی دەوروبەر بدا کە ئەمە بەهۆی بربەرەکانی هێزەکانی موشکی و توانای سەربازی ئێرانە کە ئەم قسەیە بەڵام واژ نییە لە ڕوویەکەوەتیایەتی شەڕە ئەبێ کۆتایی بێ مەبەست ئێرانی شتوانی وێتی خۆ باڕێ بەرگری کردووە من لە پێشەچاوتم وتم لە هەندێک لێ خوێندنەوە و لێکدانەوەی پێشوەختەی ئەم جەنگە ئەمریکا و ئیسرائیل هەڵەیان کرد زۆر هینیان کرد ینی نەگەیش بوونە ئەوەی کە ئێران ئەتوانێتن دوای لێدانی ئەو هێرشە جەربڕە و لێدانی هەرەمی دەسەڵات ئەتوانێت درێژە بە هێرشەکانی بدا یعنی بە تایبەتی لە چەند بەرەیەک یعنی بەرەی کەنداوە بەرەی ئیسرائیلە بەرەی عێراقیشە ینی ئەمەش هەر ئەگرێتەوە بەڵام ئەوەی کە لێرە زۆر گرینگە لە هەموو شەڕێک کاکزانە کۆمەڵێک فاکتەر دەرەکەون یەک لەوان فاکتەری بڵێن هاوسەنجیە یعنی شار سەرباری ئەوەی کە ئێمە زۆر جاڵێن کۆتایی هێنانی زمانی دیبلۆماسی و سیاسەتە بەڵام لە هەمان کاتیشا فاکتەری هاوسەنگی هەیە لە ناو هەموو جەنگ و هێرشێکە یعنی چی ئەبێتە فاکتەری هاوسەنجی ئەو هاوسەنجە بۆ چییە؟ بۆ ئەوەیە ببێتە ڕێڕەوێک بۆ ئەوەی ئەو شەڕەیە نەتەنێتەوە فراوان نەبێ لایەنەکانی شەڕکەریش ناچارن بە دوای ئەو فاکتەرە بگەڕێن یەکێک لەو فاکتەرانە هەرێمی کوردستانە لەوانەیە پێیوا هەبێ بڵێ کاکە هەرێمی کوردستان بەو ڕوبەر و جوگرافیە و بچووکەیە بەو جیۆپۆلیتیکە ئەتوانێ ئەو ڕۆڵە بجێڕێ من ئەڵێم ئەتوانێ چۆن ئەتوانێ هەرێمی کوردستان وەکو پێکهاتەیەکی دەستوری لە چوارچێوەی عێراقا وەکو کورد بەو پێکهاتەی لە شەرق ئەوسەتا هەیە کورد کە بەدابەش کرا بەسەر ئەو چوار وڵاتانە هەر وڵاتێک لەو چوار وڵاتە سووریا عێراق ئێران تورکیا ڕوبەڕووی هەر شەڕێک ببنەوە ئەبێ هەر وڵاتانی کە هێرش ئەکەنە سەر ئەو چوار وڵاتەی کە کوردی بەسەر دابەش کراوە و ئەو وڵاتانەی تریش کە پەلەماری ئەو وڵاتانە دەن ناچارن بگەڕێنەوە بۆ فاکتەری کورد وەکو فاکتەری هاوسەنجی
یان درێژەدان بەشەر یان سەقامگیری یان لێکرازانی ئەو وڵاتانە لە هەرێمی کوردستان توانراوە هاوسەنجە بپارێزرێ ئێمە تا ڕادەیەک پاراستومانە بەڵام من هەست دەکەم هەندێک لە لایەنەکانی بڵێن کە ئەو لاینانەی کە بڵێن سەر بە بەرەی مەقاوەمان پەلەماری کوردستانە دەن نازانن کە زەرێکی زۆر هەم لە عێراقە دەن ئەگە پیان وابێ لە چوارچەوەی عێراق پەلەماری ئەو بنکە و بارەگانە ئەدەن کە پێیان وایە ئەمانە سەر بە ئەمریکانیان بارەگای ئەمریکینان بارەگای ئیسرائیلین و ئەمانە زەرر لە سەقامگیری عێراقە دەن دوجار سەقامگیری عێراق تێکدانی سەقامگیری ئێرانیشە یعنی ئێران ئەگەر ڕوبەرێکی نەبێ بۆ ئەوەی بتوانێت مامەلەی دیبلۆماسی مامەلەی سیاسی تێدا بکە بە تاوی لە ناوەچێ باشترین شوێنیش بۆ ئەوەی بتوانێتن ئەو هاوسەنجیە بپارێزێ هەرێمی کوردستان و عێراقە چونکە سنوورەکەی فراوانە لەگەڵ ئەگەرم وڵات دکتۆر علی یەک دوو ڕۆژ بوو لێمان دابڕاوی بەڵام لە ژووری هەواڵ بەردەوام هەک بەکەت پڕە کرد ینی پێت وایە پێشهاتێکی نوێ هاتۆتە پێشەوە بە تایبەتی لەسەر مەسەلەی ئەوەی کە ئێران ئەمڕۆ دەستی کردوێتەوە یعنی ئێستا جەبهەیەکی گەورەی شەڕ کراوەتەوە ئێستاوەتە هاوکارانیشم لەسەر شاشەت دایان ناوە جۆسف عون و ئیمانوێل ماکرۆن و محەممەد جۆلانی ئەحمەد شەرە تەلەفۆنیان لەگەڵ یەکتر کردووە چکە جەبهەی لوبنان فراوان بووە مەسەلەن پێت وایە پێشهاتەکان بەرەو چێنگاونێن کارزانە من لەو باوەڕێم ئێران بە سێ استراتیژ ئێوێ کار لەسەر جەنگەکە بکە چکە ئەگەر تەنها جەنگەکە لە ناو جەنگی ڕاستەوخۆی نێوان ئێران ئیسرائیل ئەمریکا بمێنێتەوە لە بەرژەوەندی ئێران نییە بەژەوەندی توانەکانی ئێران نییە چکە ئێران تاو ئاسمانەکەی لەدەستداوە توانە موشکیەکانی ماوە و کۆی ئەمریکا و ئیسرائیل باسیەکە توانە موشکیەکانیشی بە ڕێژێکی بەرچاو کەم کراوەتەوە بەڵام ئەو هێرشانەی دوێنێ شەوبینیمان تا ڕادێک ئەم قسانەی گۆڕی کە نەخێر ئێران تاکو ئێستا توانە موشکیەکانی بەهێزماوە موشکی نوێ موشکی گەورەتری بەکارێنەوە و توانیوەتی ینی زەفەری زیاتر ببات بە گومەزە ئاسنینەکەی ئیسرائیل ئێران بە استراتیجێکیشەکە استراتیژی فراوانکردنی بەری جەنگەکە مەسەلەن تا زیاتر فراوانی بکات لە ئێران لە بەرژەوەندیەتی لە چەند ڕوویەکەوە لەبێ ئێران پشتبەست بە هێزە پرۆکسیانی هەیەی ئێران پشتبەست بەو توانە درۆنیە کەم تێچووی هێکە هەیەی و پشتبەست بەو جوگرافیا گەورەی کە هەیەی ئەتوانێت لە جەنگی درێژخایەنی فراوانە زیاتر بەرگە بگرێت چۆن ئێستا ئێران بینیمان دوای هێرشکردنە سەر کۆگای سوتەمەنیەکان و بەنزین لە باکووری تاران ئێران وا باسی لەوە کرد کە ئەوانیش تا ڕادێک دەستکراوە بوون کە هێرش بکەنە سەر ئەو بنکەکانی وزە و سوتەمەنی دەکەنداو بینیمان لە بەحرێن کردی ئەمڕۆ لە کوێت کردوێتی لە چەند ناوچەیەک کردوێتی ئەمە تا ڕادێکی زۆر جگە لە فراوانکردنی جەنگەکە فشارخستنە سەر هاوپەیمانەکانی ئەمریکاشە ئەمریکاش لە زەختێکی زۆری هاوپەیمانەکانی چێتە سەر بۆ وەستاندنی جەنگەکە کێشەی ئابووری بۆ دروستە بێ کێشەی تێچویان بۆ دروستە بێ کێشەی سیستمی بەرگریان بۆ دروستە بێ وە کۆی گشتی ئەمانەش ئێران ئێستا وەکو چەکێکی بەهێز بەدەست ئێرانەوە گەروی هورمزە باز لە دانانی مینەکرێت لەناو کەشتێکە دۆناڵد ترامپ لە کۆنگرە ڕۆژنامانیەکانیان باز لەواکە کە سەرجەم کەشتیەکە دەریاوانیەکان و سەرجەم هێزی دەریایی ئێرانیان لەناو بردووە بەڵام تاکو ئێستا دەمان بینی بتوانن چەند کەشتێک نیشان بدەنیان دەرباز بکەن نا قالیبا فوتیەتوان بە پلیستێشن بیکەن یعنی تا ئێستا ئەمەی گەروهرمز چەکێکی گەورەیە بەرامبەر ئەمریکا و بەرامبەر هاوپەیمانەکانی ئەمریکاش چکە خۆ دەزانی ئەگەر ئەمریکا چکە لە ئیسرائیل دوایەوە ئەوروپا هاوپەیمانی بێ ئەمە جەنگی گەورەی دژی ئەوروپا فراوانکردنی جەنگەکەی بۆ پلکێشکردنی ئەوروپا وڵاتانی ئەوروپا بەرەو قەیرانی وزاچن تا ڕادێکی زۆر ئەمە لە بەرژەوەندی رووسیا بێ سەر رووسیاژە لە بازاری فرۆشی غازی خۆ بەرامبەر ئەوروپا داخم بۆیە لەو باوەڕام بە زەختی زۆری ئەوروپا و هاوپەیمانەکان ئەوەیە کە ترامپ وا لێ بکەن کە بیر لە کۆتایی هاتن بە جەنگەکە بۆ ئەنجامی کە هەیە وەکو خۆت ئابەژت پێکردت لە سەرەتای بەرنامەکەیان لەم شەو لە سۆشیال میدیا بڵاوبۆتەوە لێدوانەکانی دۆناڵد ترامپ تا ڕادەیەک دژبەیەکی لاتووە
باز لەوە کاڵە جەنگەکە کاتێک کۆتاییەت کە من کۆتایی پێبێن باز لەواکە جارێک جەنگەکە چەند هەفتێکە خیانە باز لەواکە جەنگەکە تا ڕادەیە کۆتایی هاتووە تازەترین لێدوانی ئەڵێ هیچ ئامانجێکمان نەماونەی پێکین کەواتە تەواو بووە ئەگەر هیچ ئامانجێکی نەمابێبی پێکین ئامانجەکانی ئەگەر کوشتنی سەرکردە گەورە و باڵاکانیان بێ بەڕابەری کۆماری ئیسلامی ئێرانەوە لە ناوچوونی هێزی دەریاییان بێ لە ناوچوونی هێزی سەربازیان بێ لە ناوچوونی سیستەمی بەرگریان بێ ئەمانەیان کردووە بەڵام هێشتا لە جەنگەکە براوە دیاریکراو نییە تا ئێستا کەس نازانێت ئێران دۆڕاوە لە جەنگەکە یاخود ئەمریکا دۆڕاوە لە جەنگەکە چونکە ئایا ئەوە چی دیارەکە لە کۆتاییە ئەمریکا باش جەنگەکەی بێ بە دانوستان بێ یاخود ئێران بە جەنگەکەی بێ بە دانوستان بێ لەسەر چ دەرەنجامێک کۆتایی پێت ئەگەر تاکو تەواو گۆڕینی نیزام و شێوازی حکومڕانی بڕات و ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران بێ ئەمە بە بنەوەی ئەمریکا ژمارەکرێت بەڵام ئەگەر بە بەردەوامبوونی کۆماری ئیسلامی ئێران بێ و دووبارە باسکردن لە گەڕی کۆبوونەوە و گەڕی دانوستان بۆ نێشتنی بەرنامە ئەتۆمیەکە یاخود بۆ نێشتنی توانە موشکیەکان یاخود بۆ پاڵپشتینەکردنی هێزە پرۆکسیەکان لە دەروی ئێرانن لەلایەن ئێرانەوە کاتە جەنگەکە تا ڕادەیەک ئێران تست مایک یەک دوو تست مایک تست ئابووریەشەوە تێچۆ زۆری کە هەیە لەسەر ئەمریکا و ئیسرائیل بۆ نەک لەسەر ئێران وەکو ئەم مەزعەت پزیشکان سەر کۆماری ئێران تویتێکی کردو باز لەواکە ئەڵێ مافی ڕای خۆمان بنەوە و خەرەبی زیانەکانیشمان بکەنەوە وا گرنتێکیشمان وە گرنتێکی شپانەکان هێرشان دووبارە نایبێتەوە درۆنێک لەخوای پێشاتێکی نوێ درۆنێک لە ئاسمانی هەولێر تێکشکێنراوە چمەلای پێیامێرمان بڕیار محەممەد بڕیار سڵاو لێوێم کاتت باش زانیاریمیان دێ بە ڕەچاوکردنی ئەوەی کە وردەکاری جوگرافیان ئەڵێیت زانە بەڕاستی ئێوارەی ئەمڕۆ بۆ هەولێر شوێکی شوێنە ئارامی دیسان ئێستا چوارەم درۆن کە ئاراستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کرابوو لەلایەن سیستەمی بەرگری خانەی نێودەوڵەتی هەولێر تێکشکاندرا جیاوازتر لە تێکشکاندنی درۆنەکانی دیکە و پارچە درۆنانە شوێنێکی نیشتە جێبوون کەوتەوە وەکو خۆشبوونی ئەو ڕێنماییانەی کە دەستگامنەکان بڵاویان کردوتەوە ئەمەی دەستگامەکان دەکەین دەستگامەکەی ناڵێن بەڵام بەداخەوە ئەو درۆنە جیاوازتر بۆلام درۆنەکانی دیکە هەم لە ڕووی قەبار و لەگەڵ شاید حاڵە لەگەڵ قسەم کرد لە نزیکی ئەو شوێنەکەی لێکەوتۆتەوە لە شوێنی نیشتە جێبوون بەڵام ئەوەی هەیە تەنها زیانی مادی بۆ تاو زیانی گیانی نەبووە لە دوای خۆیدا ئاگرێکی گەورەی لێکەوتۆتەوە چونکە پاشماوە بە شوێنێکی قەڵەبار شوێنی نیشتە جێبوون درڕاکێکی زۆر زۆری لەلای دروست کردووە بە تایبەتی ئەو درۆنەی کە ئێستا کۆتا بووە بەدروستی دەخولەکێک بەر لە ئێستا لە ئاسمانی هەولێر تێکشکێنرا و پارچەکانی بەرنەکەوتووە ئاگرەکە تاو ماوە هێشتا ئاگرەکە کۆنترۆل نەکراوە تیمەکانی بەرگری شارستانی و دەستگامیەکان گەیشتونەتە شوێنی ڕۆژانە زیانی جانی نەبووە زیانی جانی نەبووە زانە من لەگەڵ چاوەکانی خۆمان و حاڵەکانی ئێوەش باسییانەوە کردتاوە زیانی جانی نەبوو بەڵام زیانی مادی زۆری لێکەوتەوە بەر شوێنێکی هەستیار ناوەکەی بڵێم وردەکاریەکەی باز بکەم پارتی درۆنەکەی گەورە درۆنەکە جیاوازتر بە لە درۆنەکانی درۆنێکی گەورەتر بووە بەهێزتریش بووە لە پارچەکان پارچەکانی بە تایبەت گەورەی پارتیی گەورەیەکی بەرچەر شوێنێکی دەوروبەری فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر بەداخەوە زیانەکان زیانی مادی زۆر کە ئاگر لەو شوێنەکەوتەوە بەرگری شارستانی سەرقاڵی کۆنتڕۆلکردنی ئاگرەکە لەلایەکی دیکەشەوە تیمەکانی دەستگامی چونەتە شوێنی ڕۆداوەکە کۆنتڕۆلی دۆخەکە زانە خۆتەزانی کاتێک کە درۆنێک دەکەوێتە خوارەوە بەر شوێنێک دەکەوێت ڕاوکەیەکی لای خەڵک دروست دەکات ترسێک لە لای خەڵک دروست دەبێت لێ جگەلەوە یاری ئاسەنجی هاتوچۆش بۆ ئەوێ دروست بووە شوێنێکی دیاری هەولێرەکە پارچە درۆنەکانی بەرکەوتووە قەرەباڵغێکی زۆر لەوایەوەی کە دروست بوو دوایەوەی کە پارچە درۆنەکان ئاستەنجی هاتوچۆشی دروست کردبوو بەڵامەکانی تیمەکان هێزانەکان گەشتونەتە شوێنی ڕووداوەکە پارچە درۆنەکان هەڵگیراوەتەوە بەڵام ئاگرەکە کۆنتڕۆل نەکراوە
یەکەم قسەگەڵەکە لەوێ بەردەوامی ئەمە لە ئێوارەوە ئەمە بە دروستی لە ساعت 7 دقیقە ئەمە چوارەم هێرشە کە بکرێتە سەر ئاسمانی هەولێر و بەتایبەتی سەر ئاسمانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەو چوارەدا دوانیان ینی بە شێوەیەکی گشتی زەرەر و زیانیان نەبووە لە چۆڵەوانیە کەوتونەوە بەڵام دوانی دیکە بەداخەوە زیانی مادی زۆری لەکەوتەوە درۆنێک لە قەزاکانی دەوروبەری هەولێر پارچەی درۆنەکە زیان بەرچەند ماڵێک زیان بەرچەند ئەوەی دووهەمینی شاکەولێک بۆ 15 خولەکێک لەلایەن سیستەمی بەرگری فڕۆکەخانەی نێودەوڵەتی و تێکشکێنراوە پارچەی گەورەی بەرچەند شوێنێکی نیشتەجێبوونی ئاگرێکی لەوێ هێشتا بەردەوامی بەڵێ بڕیار بە هیوای سەلامەتی بۆ سەرجەم خوشک و براکانمان لە شاری هەولێری خۆشەویست خوای گەورە هەولێر و هەموو کوردستان بپارێزێت بە هیوای ئەوەی کە هەموو ئەوانەی بیانەوەی خۆیان لە ئازایەتی وەلە لە چاونەترسی خەڵکی شاری هەولێری قارەمان تاقی بکەنەوە دڵنیابن شوێنیان زبڵدانەکانی مێژوو دەبێت. هەولێر ئەمڕۆ 11 سێ بوو، هەولێر بەعسی وە دەرنا، هەولێر ئەوانەی کە ئەیانویست بە سەدان و بە 200 و بە 300 لە ئەمنی خاسەی هەولێر و خەڵکیانە بردە کەرکووک و خەڵکیانە بردە خاسەی مووسڵ ئەعدامیانە کرد و بە بەرچاوی کە سوکاریان خەڵکی هەولێریان شەهیدە کرد و لە سێدارە ئەدا پارەی گولەکانیشیان لێ وەرەگرتنەوە. ئەوان لە 11 سێدا بە ڕابەرایەتی بەرەی کوردستانی و لە ناو هەمووشیاندا کاکۆسرت و پێشمەرگە قارەمانەکانی ئەوەی ڕۆژی شێتی نیشتیمانی کوردستان بە ژن و پیا و بەعسیان لە هەولێرەوە دەرنا. ئێستا چەند پارچە درۆنێک و چەند پارچە ئاسنێک ئەگەر چینی گەرانمانەکە بەڵام ناتوانێت ئیرادەی هەولێریەکان تێک بشێنێ، ناتوانێت ئیرادەی خەڵکی شاری هەولێر تێک بشێنێ. بۆیە دڵنیابن ئێوە شوێنتان زبڵدانی مێژووە بێ و هەولێریش هەر بە سەربەرزی قەڵاو منارەش هەر بە سەربەرزی ئەمێنێتەوە. با ئەمە ئەگەر خیتابێک بێت وەکو چۆن متابعاکەن و ئەنساتی هەموو شتێکەکەن هیوادارمەوە ئەنساتکەن و هەندێک لەوانەی کە جاشن بۆتان تەرجەمە بکەن. دکتۆر علی ئەم ببورە محەممەد دێمەلات ئەم هێرشە پەلامارە بەردەوامانەی بۆ سەر هەرێمی کوردستانی و بە تایبەتی شاری هەولێرە مەسەلەن هەڵسەنگانت بۆی چی؟ وەکوتم کاکزانە فراوانکردنی بەری جەنگەکەیە. ئێران نایڵێ جەنگەکە تەنها لە خۆیان بێنێتەوە. مەسەن هەولێر وەکو یەکێک لە شوێنە استراتیژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئیمارات، کوێیت، قەتەر، ئەمان مثلا ئەو شوێنانە کە دەستە خوشکی ئێران خۆی بوون، شوێنی دانوستانەکانی ئێران بوون، نوێنەری ئێران بوون لەگەڵ ئەمریکا، هێرشی کردوتە سەر ئەوانش کە ئەمە ڕاکێشانە و وەکو بڵێ فراوانکردنی بەری جەنگەکەیە و ئەوەیە کە هێز فشارێک بخاتە سەر ئەمریکا لە ڕێی هاوپەیمانەکانیەوە. مەسەن لە ئێمە بینیمان لە هەرێمی کوردستان هەردوو حیزبە سیاسی سەرەکیەکە چەند کاکواڤڵ کە کەسی یەکەمی یەکێتی و بەسعود بارزانی کە ئەو کەسی یەکەمی پارتی دموکراتی کوردستان کە وەکو دوو سەرکردەی گەورە ڕادەست لە هەرێمی کوردستان لە عێراقا ئەوان باز لە ئەواکن کاکواڤڵ باشقاڵ ئێمانە ببین بە پردێک لە نێوانتانە بۆ ئاشتی کەواتە ئەممانە وەکو فشارێک دروستەکرێت بۆ وەساندنی جەنگەکە لەسەر ئەمریکا. یعنی چکە بینیشمان لە کەنداوە هیچ وڵاتێک بەشداری بەڕاستە خۆی شەڕەکی نەکرد دژی ئێران. چکە ئێران خۆشی پێشن ڕای گەاندووەکە ئەوان هێرشەکەنە سەر بنکەکانی هێزەکانی ئەمریکا و بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکانە نەک وڵاتەکان خۆیان. تەنانەت دوو موشێکیش لەم هەفتەی ڕابردووە لەسەر ئاسمانی تورکیا تێکشکێنراوە. وەکو وتم جیاوازیەک نییە لە نێوان کوێیت، لە نێوان ئیمارات، لە نێوان بنکەی ئەنجەرلیگ یاخود لە نێوان بنکەی هەریر بۆ ئێران. هەر بنکەیەک دەستی پێی بگا، موشەکەکانی پێی بگا یاخود هێزە پرۆکسیەکانی ئێران پێی بگەن لە ناوچەکە کە بنکەی ئەمریکا بێ ئەو هێرشە کاتە سەری و بردومانێکات. هەر لەو چوارچێوەشە هێرشکردنە سەر هەولێر. بۆ پشڕاستکردنەوەی قسەکانی جەنابەت یعنی لە شەڕ و جەنگا استراتیجی فراوانکردن هەیە، فراوانکردنی بەرە. هەندێک جار ئەمە لە بەرژەوەندی لایەنێک هەبێت یان لەوانەیە لە بڵێن لە هین بێت، یعنی ببێتە هۆی ئەوەی زیاتر تەمەنی ئەو هینە کەیوێت جەنگەکە فراوانکە لە لایەکی تر لەوانەیە ئەوەی تر لە ڕووبەری بڵێن
مانۆری ئەسکەریەکەی مانۆری سەربازیەکەی ڕوبەری بڵێن بەرگریەکەی کە چەند فراوانەکە لە بەرەیەکتر بچووک بکرێتەوە. ئێستا ئێران کە ئەو هینانە فراوانەکە لە نەتیجەیە ئەتوانێ ئیدامەی ئەو هەموو بەرەیە بدا، یعنی ئەتوانێ بەردەوام هێرشی درۆنی و مشکی بکاتە سەر وڵاتانی خەلیج لە کاتێکە ئەم وڵاتانە سنوورێکی فراوانیان لەگە ئێران هەیە، لە هەمان کاتە ئەم وڵاتانە توانایەکیان هەیە، یعنی توانای بڵێن چی توانای اقتصادیان هەیە. کاک محەممەد ئەم هێرشانەی لە عێراق و لارێمی کوردستان ئەنجام دراون ئێران خۆی نەکردوون بەرەی مقاومەی عێراقی عاملی ناستقرارکردن و یعنی بەقەدەر گەورەی بەرەی جەنگی ئێران لەگەڵ ئیسرائیلە بەرەی جەنگی حیزبوڵا گەورەیە بۆ ئیسرائیل. ئەم ئێوارەیە بینیمان لە کوردستانە بڵاومان کردەوە ژمارێکی زۆر زۆر موشک لە لوبنان و لە حیزبوڵاوە ئاڕاستی بۆ گەورەترە لەبەرەوەی نێزیکترە نێزیکترەی ئیسرائیل لە نەتەوە یەکگرتووەکان لە نیویۆرک گوتارێکیە لە کورساتەوە ئێمە ڕووماڵمان کرد باز لەواکە گەیشتنی موشەکەکانی حیزبوڵا بە ئەو ئامانجانی کە هیانە ناو ئیسرائیل پێویستی بە سی چرکەیە. ئەگەر موشەکەکانی ئێران لە کرماشانەوە لە ئەسفاهانەوە لە تارانەوە بینێرێت یاخود لە هەر شوێنەکەەوە بینێرێت بەرەو ئیسرائیل بەهێسترینیان خێراترینیان پێویستی بە 6 دقیقە بە 7 دقیقەیە تا ڕادەیەک فریاکەون ئەوان زەنگ ئاگدارکردنەوە لێبن خەڵک بچێتە پەناگەکانیان، بەڵام بۆ سی چرکە فرێ زەنگەکە ناکرێت. ئێستا من کە بۆ کە باسی فراوانکردنی بەرەکەم کرد نەتیزەکە بچووکە بێتەوە چۆن بچووکە بێتەوە. ئەو بڵین پەیوەندیە تەلەفۆنیای نێوان ماکرۆن و بەڵێ لەگەڵ ئەحمەد شەرع پەیوەندی بەچێوە هەیە، پەیوەندی بەو فراوانکردنەوە هەیە کە لە نتیجە ئەبێتە هۆی ئەوەی هەم لەوانەیە یەکێک لەو بەرانەی کە ئێران پشتی پێبەستێک کە حیزبوڵایە هین بکری، ینی بڵێن وڵا خۆ دەستیشان لێ نەپاراسۆ دەستیان لێ نەپاراسۆ بەڵام زیاتر بشاری باشووری لوبنان بردومان کراوە. بەڵێ ئێستا حکوومەتی بڵێن لوبنان ناچار بە داوای مفاوزات لە ئیسرائیلەکە لەولا ئەگەر دۆخی لوبنان تێک بچێت کاریگەری لەسەر سووریا هەیە کە کاریگەری لەسەر سووریا هەبێتن سووریا خۆی ئێستا لە وەزعێکی ڕاگوزەرە بەرەی ڕۆژ ئاوای ئیسرائیل ئەکەوێتە مەترسی بەیانی هێزیکی تر دەرکەوێت چکە ئەمەی ئەحمەد شەرع یەکێک لەوانە پاراستنی ئەمنیەتی ئاسایشی ئیسرائیلە لەو بەرەیە. بەڵام ئەگەر بەیانی دۆخی لوبنان بەو شێوەیە بەردەوامی هەبێ کاریگەری لەسەر سووریا بکە کاریگەری لەسەر ئیسرائیلەکە ینی مەبەستم ئەوەیە چەند بەرەی ئێران بەرەی بڵێن بەرگری و هێرشەکان و جەنگەکە فراوانەکە لە هەمان کاتە هاوپەیمانەکانی خۆشیە خاتە مەترسیەوە. یعنی ئێستا لوبنان ئەمە بۆ جاری دووەمە لەسەر ئاستی باڵا چەند ڕۆژی ڕابردوو هەر بە ڕسمی داوا ئەکە ئەبێ بێ چەک دابنێت حیزبوڵا چەک دابنێ باشە ئەگە حیزبوڵا چەکی دانە نایە شەڕێکی ناوخۆ لە ناو لوبنان ڕوویدا ئایا هاوکێشەکان گۆڕانکاری بەسەر نایە ئەمە خاڵێکی تری ئەو چەند ڕۆژێ ڕابردوو رووسیا زۆر بە ینی بڵێن لە چەند ڕۆژی ڕابردوو زیاتر باس لە هاریکاریکردنی ئێرانەکە ئەلێ دوای ئەو شەڕی کە ئەمریکا دژی ئێرانی هەرگرسان هیچ شتێک نامێنێتەوە کە ڕۆلی ناوبژیوانی بجێڕین لە نێوان ئەمریکا و رووسیا کە پێشتر ئەمریکا لە خودی سەرۆک ترامپ ئەیوت من ئەتوانم شەڕی ئۆکرانیان ڕابگرم. ئێستا کە ئەم شەڕە ئەم جەنگەل لەگە ئێران هەیە ئەبێتەوەی ئەوەی کە ئەو جەنگەی رووسیا لەگە ئۆکرانیا درێژە بچێشێت. دوجار درێژە کێشانی جەنگی ئۆکرانیا و رووسیا کاریگەری لەسەر مەودای بڵێن جەنگی ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران هەیە. ئێستات رووسیا ناتوانانی وەکو پێویست هاریکاری ئێران بکات چکە خۆی لە شەڕێکایە تووشی نەزیف بووە ینی ئەو ماوەی ڕابردوو زۆر دەست پێشخەری باش هەبوو کە زیلێنسکی و هەتا پۆتینیش پێکەوە دانیشن ینی چەنگەری دانیشتنیش هەبوو بەڵام نەگەیشتە ئەنجام. ئێستاش هەرەو خواستە هەیە چکە هەردووچیان زۆر ماندوو بوون. بەڵام بە درێژە کێشانی ئەو جەنگەی بڵێن ئێران احتیمال هەیە رووسیا بتوانێت لە ڕووی بڵێن ئابوووریەوە لەو ئەو بۆشاییەی کە لە هەناردەی نەوتی خەلیج ڕاگیراوە ئەگەر پڕی کاتەوە ینی بڵێن ئەو ببێتە هەناردەکاری نەوت و غاز بۆ
بۆ چین و ئەو وڵاتانەی ترکە پشتیان بە نەوتی عێراق و کەنداوە بەس ئەوە احتیمالە رووسیا بەهێزێکی تر بێتەوە ناو هاوچێشەکان ئەوەن گوشار بکاتە سەر ئەمریکا چونکە ئەو بەشەنەوتەی کە ئێستا ناگاتە سین و هندستان و هەندێک وڵاتی تر هندستان یەکە لە وڵاتانەی کە هاوپەیمانی ئیسرائیل و ئەمریکایە کە ئێستا دۆخەکەی بەو شێوەیە نییە لەولا کێشەی لە بینی ئەفغانستان و پاکستان و هندستان کێشە هەیە بەردەوامە ینی ئەمانە بە هەموو پێوەرەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست دڵی جیهانە ئەم دڵە ناکری هەتا سەر ئەوا گوشاری بخرێتە سەر ئەبێ تۆزە هێور بکرێتەوە ئێستا ئێران تاڕادەیەکی زۆر لە شەڕایە بەردەوام هێز بەکارهێنێ مشک بەکارهێنێ درۆن بەکارهێنێ ئەلێ من بەرگری یەکەم ئەلێ من هیچ چاوپەیمانێک ناهێنمەوە ئەو من خۆم شەڕ ڕاگرم هەندێک جار ئێمە ئەو تەسریحانە بیستین ئێران ئەلێ شەڕ ڕاگرتنی ئێمەیە ینی ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە کە ئێمە ئێستا باڵا دەستین بەڵام ئایا ئەنجام لە هەموو شەڕ و جەنگێکە ئامانج یان ئەنجامی شەڕەکە مهمە ئایا ئێران پێی وایە ئەتوانێ بۆ چەند مانگێک و چەند ساڵێک وەکو خۆی ئەڵێ ئێمە شەڕی 8 ساڵی عێراقمان کردووە ئایا ئەتوانێت بەردەوامی پێدا من لەو قەنەعەتێنمە بە هیچ شێوەیەک ناتوانێت لە بەردوو هۆکار یەک سەردەمێک شەڕی عێراق و ئێران کراوە ڕابەرایەتێکی ڕۆحی زۆر گەورە هەبوو کە خۆی ئەو شۆڕەشەی دروست کردو و خۆشی سەرپەرشتی ئەو جەنگە 8 ساڵی کرد ئەویش ڕابەری خومێنی بوو ئەمە وای کردبوو کە هەموو ئێرانیەکان لە دەوری کۆ ببنەوە بە هەموو شێوەیەک بەرنگاری عێراق ببنەوە بەڵام ئێستا لە ناو ئێرانە دوای ئەو هەموو شەڕ و ئەو هەموو ململانەی کردنی ئەوروپا ببوورە توستێنم دوای ئەوەی کە 4 هێرشی موششی یان درۆنی کرایە سەر شاری هەولێر کەمێک پێشێستا شێرشی درۆنی کرایە سەر فەرماندە هێزەکانی هەفتە لە شاری سلێمانی هەڵبەتە کەمێکی تر پامنێرمان لەوێ ئەبێ هەوڵەدەین زانیاری زیاتر لەو بارەوە بخەینەوە بەڵێ چەند ساڵە ئیتر دژایەتی ڕۆژئاوا و ئەوروپا و ئیسرائیلەکە ئێستا لە ناو ئێرانە خەڵک ماندوو بووە بەڵێ و لە هەمان کاتا ئێمە لە بیرمان نەچێ پێش بەهاری عەرەبی جاری یەکەم بەهاری بڵێن فارسی یان ئێرانی یان تاران یان بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان هاتە ئاراوە لە 2009 کاتێک کە بەرەی ئیسلاح مەهدی کەڕۆبی و محەممەد موسەوی و خاتەمی و ئەوانە کە ڕۆلیان هەبوو لە شۆڕەشی مەخمەریان پێوت شۆڕەشێکی زۆر گەورە بوو بەڵام دواتر ئەمانە هەندێکیان دەژیر کران و خرانە سزن هەندێکیان لە سزنا مردن دوای لە دەست بە سەریا وابزانام کەڕۆبیان بزودنەوەی سەوز بەێ مەخمەری سەوز ئەمانە بۆ ئەو کاتە ڕۆژەوە پشگیری نەکرد لەبەرەوەی ئەو کاتە پێی وابوو مانەوەی ئێران بەو شێوەیە باشترە لەوەی کە دەسەڵاتی چتر بێتە پێشەوە هەر هەمان ئیسلامی بێ بەڵام ئەمانە هەندێک ریفۆرم خوازن نەرمتر بڵێ کەستەیەک لە مشکلەکانی ناو ئێران ئەوەیە کە بەرەیەک نییە ڕابەرایەتی ئەو شار ئەو هینەیە بکاتن بڵێن دوای ئەوەی ژینە ئەمێنیش سەرکوت کرا کە ببێتە ئەوەی بەدیلی ئەم دەسەڵاتی یان ئەم سیستەمە سیاسی کە ئێستا هەیە زۆر تونندە زۆر بڵێن بەرامبەر ڕۆژئاوا بە تایبەتی هیچ شتێک دانوسانێ قبول نییە لەبەرەوە و پاشەکشەی کردووە ئەبێ چاوەڕێ بکەین دەرفەتێکی وا بێتە پێش بۆ گفتوگۆ بەڵێ دکتۆر ینی لەسەر مەسلەی هەواڵ زۆر جار ڕاگەاندن ئەڵێن شەڕەکە بەشێکی ڕاگەاندنە بە تەمپل قساکە باش با دۆناڵد ترەمپ قسە بکەن جا دێمەنابێت ئەو شەوە زۆر گەرمە دۆناڵد ترەمپ نەنت وەزعکە ئەوە فەرماندەیشی بەڵ بەداخۆ دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا قسە بکە زانین ئێستا ئەمجارە ئەڵێ چی زانیاری ئەدا لەسەر شەڕەکە بڵێ ئەو ئێستا قسەیەکە ئەو هایووە بڵێ
Thank you very much. زۆر Thank سپاس you. زۆر سپاس And a very special hello, Kentucky. I love سلااو لە Kentucky. کنتاکی لە سلااوتان لەبێ زۆرم کنتاکیم خۆشە But it's great to be back in زۆر this beautiful Commonwealth. خۆشە کە بێمە بێرە So لێرە many proud, hardworking, لێرە خەڵکی زۆر باش و American patriots. کەسی لێ و زۆر ئەمریکایان خۆش دەوێت And women of a phenomenal company that has been helping Kentucky grow and prosper for 6 incredible decades. In other words, بۆ they've ماوەی been 6 ساڵ لێرە کاریان کردو بۆ ئەمریکا بەرەو پێشەوە برن بۆ ماوەیەکی زۆر زۆر لێرە کار کردووە people that run it. They're good people. They love you. خەڵکی زۆر باشن سپاس Actually, if they didn't, I wouldn't be here probably. I don't think I'd be here. If they didn't love you, I'd walk on stage right now. With your help, this family. یارمەتی ئەوە ئەم ئایلانەی ڕێکە لێرە Warehousing, packaging, one of the biggest transportation, big labels they put on, but I'll tell you, America's favorite brands right here, and this has been it's an honor to be here. And like the people of Kentucky, you do it with skill and precision and pride, using equipment stamped with those beautiful words, made in the USA. Do you remember? Made in the USA. We're putting it all over the place. And we're making more and more things in the USA, more than we ever had. More people are working. لێرە خەڵک زیاتر زۆر لێرە کارەکە لە USA لە هیچ کاتێکە لە تاریخی ئەمریکایە بە هیچ شوێک بم شێوەیە کاریان نەکردووە بەهەرحاڵ Do we have a great military? هێزێکی سەربازی سوپایەکی بەهێزمان نییە The best. باشترینن لە هەر سوپایەکی تر لە جیهاندا Off so much, to be honest with you. I built it. من دروستم کردووە لە یەکەم خولی سەرۆکاتیمدا دروستم ئەم هێزم سوپایم بنیات ناوە We're using it, but we're using it well. We're very proud of it. So we have in this company 2,600 employees, and they pour out their sweat and their soul, doing more business than they've ever done before. And thank record-setting tax cuts that we passed in the great, big, beautiful bill, biggest tax cuts in the history of our country. As I grew up, I'd watch politicians, and I don't. ئەمە قسەی دۆناڵد ترەمپ بوو با باز لەوەکری هێرشی درۆنی کراوەتە سەر سلێمانی لەوێ لە هێرشەکە بۆ سەر هێزەکانی هەفتا بووە بۆ سەر ئەو ناوچێ بە کە هێزەکانی هەفتای لێە و جگەلەوە دەنجی سێ تەقینەوەی دیکە بەهێز لە شاری هەولێر بیستراوە هێژ ئێستا پەیامنێرمان بڕیار پێ ڕاگەیاندین کە تەقینەوە یان درۆنێک تەقێنراوەتە لەلایەن سیستەمی بەرگریەوە بەڵام دوای ئەوە جارێکی تر سێ درۆنی تر یان سێ دەنجی دیکەی بەهێز لە شاری هەولێر بیستراوە دووبارەی دەکەینەوە بە هیوای سەلامەتی بۆ خەڵکی کاری هەولێر و سلێمانی و هەموو کوردستان دکتۆر علی لەو پەلامارە درۆنیانەوە مەسەلەن نێو سلێمانی جارێکی دیکە کرا ئامانس بەڵام مێدیا دەبێت چۆن ڕۆڵێک ببینی لە حاڵەتی چوهادا کاکزانە شەڕی میدیا پرسیارەکەی پێش داغڵبوونی ترامپ لەبارەی نێوان ئەمریکا و ئێستا گەشتگیری جەنگەکە بۆ ئێستاگەر باس سێرەمی کوردستان کرد لە باس سێرەمی کوردستانەوە جگەل لەو ڕێنمایانەی کە فەرمانگەی میدیا و زانیاری دەریان کردووە لە هەرێمی کوردستان و دەستگای ئاسایش چەند ڕێنمایەکی دەرکردو لەبارەی چۆنیەتی خۆپارێزی ستافەکانی ڕۆماڵکردن چۆنێتی ڕۆماڵکردنی شوێن ڕووداوەکان ئەمە بەرچاوڕوونی کێناوە بە میدیاکان بەڵام میدیاکان زیاتر پێویستیان بە وشیاری هەیە ئێمە ئەومان بیر نەچێ بەداخەوە وشیاری کۆمەلگای ئێمە وەک وشیاری میدیاکانی ئێمە
لە ئاز ڕووماڵی جەنگا لە ئاز ڕووماڵی ئەو ڕووداوانی کە تۆزێک گژیتیایە نزمە. ئێمە گەر بگەڕێنەوە بۆ ڕووداوەکانی کاتی شەڕی داعش لە سەنگەری پێشەی پێشمەرگە ڕووماڵەکرا. پێشمەرگە لێرەیە ئەمە جۆری چەکەکانیانە، ئەمە شێوازی بەرگریەکەیانە، ئەمە سەنگەرەکانیانە. بەم شێوازە بەرچاوڕوونیەکی تەواویان ئێ بە هێزەکانی داعش. یاخود تەنان لە میدیای کوردی لە یەکێک لە کەناڵەکان بەداخەوە دوای ژەو کات بوو بە مۆزوع ئەڵێ ڕۆشتنی هێزەکانی پێشمەرگە لەم ناوچەیە تەنها ئەم دوو ڕێگەیان هەیە. لێرە پردێگەیە گەر تەقێتەوە ڕێگەیان نامێنێ لێرە ئەکەونە تقریبا بەخێر باشتر پلانەکەی بۆ دانان بۆ دوژمن کە ئەمە بەداخەوە لە ناو بێ ئاگاییە نا پرۆفشناڵیە. پرۆفشناڵەتی تەنها ئەوە نیە تۆ توانین گرانترین کامێرە بۆ پامنێرەکەت بکڕی، گرانترین ستۆدیۆت هەبێ، زۆرتری موچە بێ بە کارمەندانە. پرۆفشناڵەتی ئەو باگراوندەیە، ئەو ئەقڵە میدیایی و گوتارە میدیایە کە لە ناو ژووری هەواڵەکەتە ئیشەکە بە خزمەتی چۆنیش بکە. ئێستش بەداخەوە بینین هەندێک میدیا لەم ڕۆژانەی ڕابردووە بینیمانە ئەڵێ درۆنەکە لە چەند مەترێک خوار ئەنجامەکەی یاوە. بڕۆ سەر ئەمە ئەگەر لە وڵاتێکی ترابێ بە یاسایەک لە کاتی جەنگا بە یاسای سیخوڕیکردن لەواچە محکەمە بکرێ. ئەمە تاوانێکی گەورەیە بەرامبەر دەتەوەکەت، بەرامبەر ئاسایشی نیشتیمانی، بەرامبەر وڵاتەکەی خۆت. تاوانێکی گەورەیە ئەمە لە میدیای کوردیا بەڕێوە ئەچێت و ئەبینرێت بەداخەوە. جا ئەمە هەیە، بەڵام ئێستا لەسەر ڕۆشنای ئەو ڕێنمانی کە دەستگای فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەت هێرم دەری کردووە تا ڕادەیەک کاڵتر بۆتەوە، بەڵام هەندێک لە میدیا بە هێشتا بە نەفەسی شارچێتی، بە نەفەسی حیزبایەتی، بە نەفەسی ئەوەی کاگە دژی سلێمانی بن بەداخەوە ئەو شێوازە لە کارکردنە بینین. جا کاکزانە بچم بەشی دووەمی باسەکە کە باسی جەنگی میدیایی نێوان ئێران ئیسرائیل و ئەمریکا، ئەم سێ لایەنەیە کە ئەمریکا و ئیسرائیل پێکەوە بەرامبەر ئێران. ئەبینین لە چەند ڕۆژی ڕابردوو لە زۆرێک بە فەرمینە، بەڵام لە هەندێک سایتی معتەبەری ئەمریکیەوە، لە هەندێک کەناڵی ئیسرائیلیەوە کە ئەوانە ڕەسمیش بن، باز لە برینداربوونی ڕابردنەکەی ئێرانەکرێ، باز لە گیان لە دەستدانی ڕابردنەکەی ئێرانەکرێ، باز لە دەست بە سەرکردنی پزیشکیانەکرێ، باز لە ئەم شتانە یاخود بە لە گواستنەوەی قاعانیەکرێ بۆ ئیسرائیل. هەموو ئەمانە وەکو تەکنیکێک بەکاریە. چکە وەکو پێش لە هەفتەی ڕابردووش بینیمان میدیاکانی ئێران بڵاویان کردەوە کە ئۆفیسی سەرەکی سەرۆکوەزیرانی ئیسرائیلیان کردەوە بە ئامانج، دواتر ئێوارەکەی ئەوە بوو ناتانیاهۆ لە شمش ئەو منتیقەی شمش دەرکەوت چوو بە ئەو شوێنانی کە بردومان کراوە. ئەمەش من لەو باوەڕیان بڵاوکردنەوەی ئەم دوێنگۆیانە بۆ ئەوەیە جۆرێک لە جۆرەکان ئەم سەرکردانی ئێرانیش خۆیان دەربخەن وەکو وەڵامدانەوەیەک. ئەگەر ئێستا ڕابەری دوێی کۆماری ئیسلامی ئێران وتارێک بات یان قسێ بکات، یاخود مەسعود پزیشکیان یان هەر قاڵیباف بۆ ئەوەیە کە تووشی شڵەژانیان، چونکە جگە لە تووشی شڵەژان ئەگونجێ لەو دەرکەوتنانە بەهۆی هەڵەیەکی زۆر بچووکی پرۆتۆکۆڵی ئەو شوێنەکانیان دیاری بکرێنە ئاماچ. چونکە لە دوای ڕۆژی یەکەمەوە کە 48 سەرکردە لە ئێران کوژران، دوای تا ئێستا 2 سەرکردە کوژراوە. ئیتر ئایا ئەوەی نادۆزرێنەوە ئەم سەرکردانە جەنجاڵیەک دروست بووە؟ چونکە تۆڕەکانی پەیوەندیکردن دۆناڵد ترامپ خۆی ئەڵێ نازانم سەرکردەکانی ئێران چۆن پەیوەندی لە ناوخۆیان ناکەن کە لە کاتێکا ئێمە سەرجەم پەیوەندیەکانمان پسڕاندووە. ئەگەر سەرجەم پەیوەندیەکانیشان پسڕاند بێ لەواجی خۆشیان لەو هەواڵگریانی هەیەن شوێنی سەرکردەکانیان بۆ دیاری نەکرێ، بەڵام تا ئەو ڕۆژە هەموو شوێنەکانیان لا دیاری بووە کە توانیوانە بە یەکجار لە یەک ڕۆژە هێرش بکەنە سەر 48. بەڵێ ئەم جەنگە تەبان لە ڕووی بڵێن ببوورە لە ڕووی میتۆد و بڵێن شێوازی هین، ئەمە جەنگی 4J ینی بڵێن جیلی نەوەی شەشی پێیانن کە شەڕی سێبرانی و درۆنە، شەڕی هەواڵگریە. یەکێک لە بابەتەکانی شەڕی بڵێن فاکتەرەکانی شەڕی سێبرانی و هەواڵگری میدیایە. میدیا ینی میدیا بتەوێنێتەوێ ئەبێ بە بەشێک لە ئەو شەڕە دەرونیە، ئەو شەڕە سێبرانیە. ینی تۆ هەندێک جار لە ڕێی میدیاوە پەیامێکە گەینیتە دوژمن بۆ ئەوەی سەرداوێکی بڵێن سەرداوی بابەتێکت دەستکەوێ. ئێستا چەند ڕۆژی ڕابردوو پزیشکیان دەرکەوت، بەڵام ئایا زیندی بووە یان تۆمار کراو؟ وتی ئێمە هێرش لەمە دو هێرش ناکەینە سەر وڵاتانی دەوروبەر و بڵێن کەنداو
جیرانەکانمان بەڵام چەند کاتژمێرێک دوایە قسانەی پەلەماری ئیمارات دراوە زۆر بە توندیش اینجا گەر ملاحەزە بکەی ئێران زۆر تون پەلاماری دووبەیەدا دووبەی ڕوحی اقتصادی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سنتەری بازرگانی نێودەوڵەتیە ئێران ئێوێ لەڕێی ئەو پەیامە لە داهاتوو لەگە ئەمریکا ڕێکەوێ بەندەر عەباس ببێ بە سنتەری تیجاری نێودەوڵەتی من خۆم خوێندنەوەکەی خۆم وایە لە داهاتوو ئەمریکا لەگەڵ ئێران ڕێککەوتنێکی بازرگانی فراوانەکەن ئەم شەڕە کۆتایی پێێت ڕۆلی بازرگانی کەنداو لە دووبەی ئەجێزرێتەوە بۆ بەندەر عەباس بۆ دوورگەی کیش لەو کاتەیە بڵێن چی لێتن ئەمە بڵێن خوێندنەوەیەکە یان زۆرێکە لە دروستکردنی هەرێمێکی فراوانتر ئەو وڵاتە بچکۆلانەی کەنداوی عەرەبی قەتەر و بەحرین و ئەمانە ببن بە بەشێک لە سعودیا یعنی بڵێن ڕۆلی بڵێن ئەو ڕۆلە بازرگانی و هێزە اقتصادی کە دابەش بە بەسەر چەند وڵاتێکی وەکو قەتەر و وەکو ئیمارات هەمووی بدرێتەوە سعودیا لە بەرامبەر ئێران وەکو دەوڵەتێکی تازە دەرکەوێ هێزێکی اقتصادی گەورە دەرکەوێ لە بەردوو هۆکاریش ئەمریکا ئیسرائیل ئەیانەوێتن ئەو ڕۆڵە بدەنە ئێران لەبەرەوەی نەوت و غازێکی زۆر زۆری هەیە ئاخیر توێژینەوەی سنتەرێکی سویدیە 165 هەموو توانای وزە لە نەوت و غاز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئایا ئەکرێ ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ چەند ساڵ جەنجی تیا بەردەوام بێ هەرگیز شتیوان نابێت لەبەرەوە من پێشبینی یەکەم ئەم جەنگە ئەگەر هەتا نۆی نیسان کە کاتە ڕۆژی ڕوخانی یان گرتنی بەغدا و ڕوخانی ڕژێمی بەحەز بەردەوام بێ شەڕەکە درێژەیەکیشێ بەڵام ناگاتە ساڵ بۆ چەند مانگێکە لەبەر چەند هۆکارێک ئێستا هیچ وڵاتێکی دنیا ناتوانێتن بە وەکو فارس ئەلێ بە بڵێن سەبری ئەیوبی درێژە بە شەڕ بدا کاکزانە سەبری ئەیوبی نەماوە ینی شەڕەکان زۆر توندن زۆر ئاخی تەکنۆلۆژیای تیا بەکاندێتی بەڵام هەرگیز نابێ بگاتە ساڵ ئەمەی ئۆکرانیا ڕووەدا ئەوە جەنگی بینی ئۆکرانیا و رووسیا نییە بینی یەکێتی ئەوروپایە لەگەڵ رووسیا تێگەی رووسیاش بە تەنیانە خۆ رووسیاش لەم جەنگەیە ئێران هاوکاری درۆنی کردووە سین هاوکاری کردووە کۆریای باکوور هاوکاری کردووە بەڵام ئێستا لەم شەڕەیە کەس هاوکاری ئێران نییە یعنی هاوکاری ئێران مەبەستم ئەو هاوکاریە لە ڕووی زەمینیەوە لە بە هەموو شێوەیەکی تر چەک و تەقەمەنی شتیان بدە ئێستا رووسیا هەتا ئێستاڵێ من چەکم نەداوێ بەڵام من پشتی ئەگرم ئیتر هەواگریان بابەتی تر زافتن بۆ قسەکەی جەنابەت لە سەر شەڕی ئۆکرانیا و رووسیا دوو لایەن هەیە دیوێکیان ئەوەیە کە ئەڵێ لە مێژووی چەند ساڵەی شەڕی نێوان ئۆکرانیا و رووسیا بەقەدەر سێ ڕۆژی یەکەمی جەنگی ئێران ئەمریکا لەگەڵ ئیسرائیل موشکی تۆماهۆکی تیا بەکار نهاتووە کەواتە قەباری ئەم جەنگە و شێوازی ئەم جەنگە زۆر جیاوازە لە جەنگی پێشوو لە جەنگی ئیسرائیل و ئۆکرانی وەجگەلەوە ئەو جەنگەی ترکە هەیە ڕاستە ئێران رووسیا سوودی لە تەکنیکی ئێران وەرگرتووە لە درۆنەکانی لەو شێوازی جەنگکردن بەڵام ئەو تا ئەمریکا بەو عەزەمەتی خۆی لە سوپا بۆ تەکنەلۆژیای خۆی بۆ پێشکەوتوی خۆی لە وڵاتانی کەندا و کاوپەیمانی وڵاتانی کەنداوە کە سیستەمی بەرگریەکانیان هی ئەمریکایە و ساڵانە بە بلیۆنان دۆلار بەرگری و چەکی لێکڕن پەنایان بۆ چەند شارەزایەکی جەنگی ئۆکرانیا بردووە ئەمە چی واکە لەم جەنگەی شێوازی جەنابەت باس کرد جەنگی درۆنی و جەنگی سایبەر و جەنگی تەکنەلۆژی و جەنگی هەڵگری تا ڕادەیەک کەسیان چەکانی خۆیان تاقی نەکردوێتەوە تا ڕادەیە کەسیان ئەزمونیان نییە تاکە شوێن کە ئەزمموی بەرگری ئەم جەنگی هەبێ ئۆکرانیا بووە بۆ ئێستا سوود لە توانەکانی ئۆکرانیا وەرەگیرێ لە کەنداو لەمەی ئێران ببینە ئێران تا ڕادەیەک لە پێشم جەنگە لە نێوان جەنگی 12 ڕۆژە بۆ ئێستا باسی لەوا کرد کە تا ڕادەیەکی باش سیستەمی بەرگریەکەی خۆی بەهێز کردووە
بەڵام ئێستا دەرکەوت بەو شێوەیە نییە بەو شێوەیە نەبووبەرگی چەند ڕۆژێکی سەرەتای گرت و کرانە ئامانج مەسەلەن ئیسرائیل باسی لە زیاتر تۆکمانکردنی گومەزی ئاستینەکەی خۆیە کرد بەڵام ئێران تا ڕادێک توانیەتی هینەکانی بدۆزێتەوە کەلێنەکانی بدۆزێت لە جەنگی پێشوو بینیمان ڕۆژانە 200 موشکی ئەنارد چەندانەیەکی کەمیە گەشتە ئامانجەکان ئێستا موشکی کەمە نێرێ زیاتر ئەگاتە ئامانجەکان وعدەی سادقی یەک چەند شەپۆلێکی کەم بوو هی دوو بە هەمان شێوە هی سێ بەڵام ئەمڕۆ لە شێوە ڕۆشتووە کاگتوانە وعدەی سادقی شەپۆل ساکە زانیم باسی چیەکە باگوێ لێ بگرێت بەڵێ clean, beautiful, clean, beautiful. And after about like 40 times I said, تەنە زۆر ئەمە but it's clean, beautiful coal and it's back. زۆر جوانی باش و چاکە هاتۆتەوە لای خۆمان لە ئێستا دەسەڵات You know, it's interesting. China uses a lot of coal. China's very وڵاتی smart. چین زۆر What they don't use much of بەهێز is all the windmills. پێشکەوت و So they بەکارێنن make all the هەروەها windmills. And they sell that garbage کارەبا to us لە around شێوازی and پانکە around. It بەکارێن keeps losing money. ئەوان Every time it goes دایمە around, it پارەیان loses $25 پارەیان لە cents a دەسەچێ lot. هەر جارێکا سوورەتوانن $25 لە دەسەدان هەروەها باڵندەی زۆرە کوژێ You know, if you shoot a ئەگەر beautiful bald eagle, they put you in ئەگەر jail for 5 years. داڵێک بکوژی بۆ ماوەی 5 ساڵە چیتە سزنەوە بەڵام ئەو شێوازێکەوان بەکارێن بۆ دروستکردنی کارە بە ساڵانە 5,000 داڵە باڵندا کوژن ئەو شێوازی کاربانێت چەندین یاسای جیهازیان هەیە کار بازرگانەکانیان داخن چیتر بە شێوازێکی پارە پەیان ناکەن لێرە لە کنتاکیمانە بە شێوازی و لێرە لە کنتاکی و وزگانی کارەبایان دروست کردووە لە ئێستا بەردەوامی ئەدەن بە دروستکردنی کارەبا و پارەیەکی زۆر پیا دەکەن زۆر شێوازێکی باشە بۆ دروستکردنی کارەبا وزە ئەگەر چین و ئەو وڵاتانی تر نەبووە ئەوان بەکارێنن چونکە زۆر بەهێزە زۆر باشە بەهۆی باوە کارەبا دروستەکەن کە سەیری تەلەڤیزیۆنەکەیت خێزانەکەم خێزانە جوانەکەم سێری تەلەڤیزیۆن ناکەم شە چونگاڵی با نەماوە بەڵام منەمەوێ سێری خۆم کەم لە تەلەڤیزیۆنە ئەمەوێ سێری خۆم کەم کاتێکە مناقەشاکەم هەڵێ داوای لە برنەکەم چونکە ئەم شەو کارەبامان نییە با نەماوە کارەبامان نییە ئەمە یەکێکە خەڵخەڵەتانێکی زۆرە خەڵخەڵەتانێکی زۆرە لیسەگریمن هەڵ شێرم کە $1,500,000 دەرخانەکەین بۆ ئەم بابەتە وهەروەها کە وەزارەتی کۆچ و کۆچبەران دابینەکەین بۆ وەروەها ئەم کەمپینمان ڕاگەاندووە کەمپینی داستانی تووڕێی بۆ بەرپەرزانەوەی هێرشەکانی ئێران ناوێکی جوان نییە ناوێکی جوانە بێگەر بیبێنەوە بەڵام بابێتان بڵێم ئێمە بردومانەتەوانێ ناتەوێت قەت بڵێ کە بردومانەتەوە لە یەک ساعتی یەکەمە ئێمە بردمانەوە خەنێک ناویانمە لیستێکیان نامێت لە بۆی کە ناوی کەمپینەکمان بڵین پیانوتم گەورم ناوی چی؟ ناوی هێرشەکە وتیان ناوی هێرشەکەی سەرێنە ناوی برنجی 20 ناویان دامێ وتیان بڵێجی هیچیم لە حەزم لە هیچیان نەبوو بەڵام چاوم کەوتە سەردانەیەکیان کە نووسرا بوو ئەپێک فیۆری واتە داستانی تووڕێی وتم حەزم لەم ناوە هەیە و هەڵم شارد و ئیدارەکەی من زۆر باشن ئێمە بە تاوەتی هەویستیان هەنێت مین دابنن زۆر مینی بچووکیان دانابوو لەسەر بەلەمە بچووکەکانیان ئێمە هەموو بەلەمەکانیمان تەقاندەوە زۆر بە خێرایی تەقانمانەوە 54 کەشتیمان تەقاندەوە لە ماوەی 2 ڕۆژدا ئەمانە کەشتی جەنگین پێم وتم بۆچی ئەم کەشتیانە تەقێنینەوە بۆچی نیان دەستیان بەسەرانەگرین پێیان وتم کە کەشتەکان ئەو نەباشن بەوەی ئێمە دەستیان بەسەرا بگرین هیچێک لە جەنەرەڵەکانم پێوتم ئێمە گەر میان تەقێنینەوە
چێژێکی زیاتری هەیە لەوەی دەستی لەسەر بگرین بەڵام 58 کەشتی دەریاییمان تەقاندەوە بە تەواوەتی سوپای دەریاییمان وێران کردووە وە چین و هەروان بینیان دەخستە ناوکە ئێمە بە تەواوەتی ئەو کەشتیانەی کە مینەکانیان داهانا تەقانمانەوە 31 دانەمان تەقاندوێتەوە ئەو چەکانە چونکە ئێمە هەروە ئەو چەکانەی کە بەکارمێنێنەوە لە تەقانەوەی و کەشتیانەیە بووەتە هۆیەوەی کە لە سەدانەوە هەشتی مادە هۆشبەرەکان بێتە وڵاتەکەمانەوە من هەلیکەم پێدەین 29 کەشتیمان بە تەواوەتی لەناو بردووە هەر ئەوەی شیکە ماوە کە تاکو قسەکانم تاواکەمەوانیشە تەقێنرێنەوە ئەمڕۆ ئاژانسی وزەی نێودەوڵەتی باسیەوەی کردووە کە 400 ملیۆن بەرمیل دەخاتە بازاڕەکانەوە بۆ ئەوەی نرخی نەوت جێگیر بکات دوایەوەی ئەم هێرشە کۆتایی پێهێنین بۆ ئەمریکا و بۆ جیهان نرخی نەوت جێگیر دەکەین ئەبێ ئیشەکەی خۆمان تەواو بکەین لە 11 ڕۆژی پێشوودا هێزی سەربازی ئێمە ئێرانی بە تەواوەتی سوپای ئێرانی بە تەواوەتی وێران کردووە هێزی ئاسمانیان بە تەواوەتی وێران کردووە بە تەواوەتی ئەویان نزیکی 3 ساعتی پێچوو ڕاداریان نەماوە چەکی دژە فڕۆکەیان نەماوە هیچ شتێکیان نەماوە موشەکەکانیان نەماوە لە 90 موشەکەکانیان نەماوە درۆنەکانیان لە 180 نەماوە و هەروەها و کارگانەشی کە هەیەیان بوو بۆ دروستکردنی موشک و درۆن هیچیان نەماون بە دڵخۆشیەوە هیچ کەسێک لە جیهانە لەم شێوازەی نەبینی وەک لەم شێوازە هێرشانەی نەبینیەوە بە هیچ شێوەیەک هەروەها هیچ کەسێک پێستا بیرتان بێت کە کێ قاسم و سلێمانی و ئەبوو بەکر بەغدادی کوشتووە هەروەها کە ئۆپراسیۆنی بناین هامەرمان ئەنجامدا بە تەواوەتی توانای ئێرانمان لە دروستکردنی چەکی ئەتۆمی وێران کرد هەروەها دوای ئۆپراسیۆنی تووڕێی داسانی تووڕێی بە تەواوەتی نابێت هیچ شتێکیان بمێنێتەوە بەڵام دیسانەوە دەست دەکەن بە دروستکردنەوەی هەوڵدانەوە بۆ دووە دەستخستنی چەکی ئەتۆمی لەوانەیە ئێوە کەسێکی بێهێستان هەبوو بێ وەکەوەی پێشتر لەوێ بوو بۆ باراک حوسێن ئۆباما خراپترین ڕێکەوتنی لەگەڵ ئێرانە هەبوو ئەمە قسەکانی دۆناڵد ترامپ بوو لە کێنتاکی قسەی کرد کە ینی زیاتر دۆناڵد ترامپ گرنگجێدا بە بابەتێک ئەویش ینی هادیکردنەوە ئارامکردنەوەی دۆخی ناوخۆی ئەمریکا لەبەرەوەی فشارێکی زۆری لەسرە و دیموکراتەکانیش فشارەکان ئاقۆزنەوە ئەیجوڵێنن و خۆشیان فشاریان لەسەر دروست کردووە بگاتە هەر شوێنێک کۆمەڵێک دەستەواژە جوڵێنێ مەسەلەن یەکێک لەوانەڵێ ئێران مەترسیێکی گەورە بوو لەسەر ئێمە و ڕنگ بوو ئێران پەلاماری ئەمریکا بدات و لێماندا هێرش کاتە سەرمان و موشەک ئاراستەمام بکە و یەکێکی تر لەوانەی کە بەکاری هێنێ ئەویش ئەوەیە کە ئەڵێ مەسەلەن بۆمبی ئەتۆمی بەرهەمە هێنا و مەترسێکی گەورە بوو لەسەر جیهان و ئێستا ڕێگریەکە لە مەسەلەن لە ڕێگە ئابوووریەکان ئەنجا لە ئەخیریشە هەر خۆی بۆ ناگیری هەرچێتەوە سەر و بابەتە اقتصادیەکان کە خۆی مەبەستێتی بەداخەوە دیارە پەلامارە درۆنیەکان لە هەرێمی کوردستان لە شارەکانی هەولێر و سلێمانی ڕویان لە زیادبوون کردو کەمێک پێشێستا پەیامنێری کورسات نیوز ڕایگەیاند کە لە هەریر 2 درۆن خراونەتە خوارەوە و لە گوندی زیارەتی سنووری پارێزگای هەولێریش درۆنێک کەوتۆتە خوارەوە سیستەمی بەرگری خستوێتی خوارەوە بۆ زانیاری زیاتر لەسەر پەلامارە درۆنیەکانی سەشاری سلێمانی ئەسمەلای هاو پەیامنێرمان ئەمیر محەممەد ئەمیر سلااو لێ بێم کاتت باش زانیارەکان لای تۆ چین
زانا سڵاو لێ بێتۆم کاتی تۆش باش با نزیکەی چارەکێک بۆ بیسخولەک بەر لە ئێستا لە نزیک فەرماندەی هێزەکانی هەفتا درۆنێک بە ئاسمانی ناوچەکەدا فڕیوەوە لەلایەن هێزەکانەوە دەست بەجێ خراوەتە خوارەوە هەڵبەت ئەمە چەند ڕۆژێکە بێت ئەم شتە ڕووی نەداوە بەڵام ئەم شەو ئەم بابەتە دووبارە بۆ ئەوەی کە هەیە زانیاری وەکو ئاماژەم پێکرد درۆنێک بووە بە نزیکەی بیسخولەک بەر لە ئێستا بە ئاسمانی ناوچەکەدا فڕیوەوە لەلایەن هێزەکانەوە خراوەتە خوارەوە و هیچ زیانێکی جانی نەبووە و شوێنەکەشی لا نزیک هێزەکانی هەفتایە بووە واتە لە ناویانە بۆ لە نزیک ئەو ناوچەیە بووە و هیچ زیانێکی جانی نەبووە ئەوەی کە هەیە هاوڵاتیانی ئەو ناوچەیە لەم کاتانەدا ینی با بڵێن کەمێک بەر لە ئێستای گوێبیستی دەنگی تەقینەوەیەک بوون و هەروەها ئاماژەیە خۆت بڵێن هەستیان بە ئاگر و دووکەڵ کردو لە ناوچەکەدا ئەوەی کە هەیە تەنها ئەوەیە کە درۆنەکە خراوەتە خوارەوە جایی تر تا ئێستا بەتەواوەتی دیار نییە لە ماوەکانی داهاتوودا لاوانێت لە چەخولێکی داهاتوودا دەستگای یاسایی شێرم زانیاری زیاتر بڵاو بکاتەوە بەڵام ئەوەی کە هەیە کەمێک بەر لە ئێستا ئێمە زانە لێرە گوێبیستی دەنگی تەقە بووین کە پێدەچێت ئەمە ئاماژە بێ بۆ ئەوەی کە درۆنی دیکە هەبێت لە ناوچەکەدا یاخود جارێکی دربیانەوێت بە درۆنێکی دیگر هێرش بکەن بەڵام ئەوەی کە هەیە لە چەند ڕۆژی ڕۆماڵی ئێمەدا لەم بابەتە هەر هێرشێکی درۆنی کراوەتە بە تایبەتی سەرم ناوچانە هیچیان ئامانجی نەپێکەوە سەرجەمیان هەر لە ئاسمان خراونەتە خوارەوە ئەو هێرشە پووسڵ کراونەتەوە ئەمە وەک ئاماژەم پێکرد لە ماوەیەم چەند ڕۆژەیە شتیوا کەم ڕوویاوەتەوە و هەندێک جار هاوڵاتی گوێبیستی هەندێک دەنگ بوون بەڵام هەر بۆ نمونە من بۆت باسکەم پێرێ لە ڕێعاە لە گردی ڕێعاە هاوڵاتیان گوێبیستی یاخۆ بڵێن هەستیان بە دووقەڵی کرد لەو جوار دەوروبەرەیە دەست بەجێ دەستگای یاسایی شەهرە ڕاگەن ڕێ بڵاو کردو کە ئەمە شتێک نەجێکی مەترسی بێ بەڵکو لە ئاکامی پاکردنەوەی و ناوچەیە بووە نە هێرشی درۆنی بۆ نە هیچ شتێک وە ئەمەی کە هەیە تاوەکو ئێستا ئێرە زانیارەکان بەم شێوەیەن و ئێستا ڕەوشەکە ئاراماوەی کە من گوێبیستیم وە من نزیکم لە ئەو شوێنەوە نەدەنگی درۆن نەدەنگی تەقە نابیستێت کەمێک بەر لە ئێستا ئێمە گوێبیستی بین وەک پێشتر پێم وتی گوێبیستی دەنگی تەقەبین بەڵام ئێستا بە تەواوەتی ڕەوشەکە ئارام بۆتەوە ئەوەی لە دەرەوەی درۆن هیچ شتێک نایەت وە بەڵێ ئەمیر ئەو درۆنەی هاتوتە شاری سلێمانی تەقێنراوەتەوە باسییان لەوە کرد کە تەکنیکێکی تازە سیستەمێکی بەرگری کە تواندراوە لەلایەن هێزەمنیەکان و تەقێنرێتەوە بەڵێ ینی هەرزانە وەک پێشتریش پێم وتی ینی لاوانەیە درۆنەکە بۆ فەرماندەی هێزەکانی هەفتاتیە بەڵام هەر لە دەوروبەری فەرماندەی هێزەکانی هەفتا تەقێنراوەتەوە واتە هەر لە دوورەوە تەقێنراوەتەوە لە ئاسمانی یاخۆ بڵێن هەر لە ئاسمانەوە بەردراوەتە خوارەوە تەنانەت نەیتوانی وەکە ڕاستی خۆشی وەربگرێت بەڵکو هەر پێشەوەی نزیک بێتەوە بە تەواوەتی تەقێنراوەتەوە و لە شوێنێک لە نزیک هێزەکانی هەفتا کەوتووە خوارەوە هەڵبەت هاوڵاتیان هەندێکیان لە دوورەوە ڤیددیۆیان گرتووە ڤیددیۆی ئاگر و دووکەڵەکەیان گرتووە کە لە شوێنێکی دوورایە بەڵامی ترەوەیە کە هیچ جێگەی مەترسی نییە ئەگەر لی نزیک نەبیتەوە هیوادارین کەسێ بەڕاستی هەموو کاتێک ماواڵێن بەردەستی هێزانیەکان بەردەنی هەموو کاتێک بەردەستی هێزانیەکان بەردەن و لەو شوێنەکە قەرەباڵغی دروست نەکەن بێگومان هێزانیەکان کاری خۆیان بەسەر کەوتوی ئەنجامەدەن زانە ئەوەی کە زۆر مهمە هاوڵاتیە بێت تێ بگالەوەی کە هاوڵاتی ئامانج نییە بە هیچ جۆرێ ئەین لە هەموو بارودۆخێکا لەوانەیە ئەگەر بۆرونە دوور بێ خوا بارودۆخەکە تێکشێ بێت تێ بگالەوەی کە لە ماوەکانی پێشوشدا و کاتی کە با بڵین لە بارەگای یوێندرا لە پشتی تایتانیکەوە ئەبێ هاوڵاتی تێبگا هاوڵاتی ئامانج نییە ئەگەر بە شەرتێک خۆی نەکاتە ئامانج یعنی لە ململانەیە پرشکی ئاگر بەر هەموو شوێنەکەکەوێ بەر هەموو شوێنەکانی با بڵی بەر بەشێکی زۆری ڕۆژەڵاتی ناوەڕاست کەوتووەوە ئێمەشکە براوسەی وڵاتی ئێرانین هەڵبەت هەرێک بریشکی ئاگر لەوانەیە هەربەر بکەوێ دوور و نزیک کەم و زۆر بۆیە ئەوەی کە هەیە بەڕاستی و شاری تاک زۆر میمە لەم کاتانەیە ئەوەیە کە نزیک نەکەونەوە نزیک لە شوێنی ڕووداوەکان نەکەونەوە ئەم بابەتانە بۆ لە ئەمنیەکان بەجێبێڵن ئەوان لایانی معنین و ئەوان ئەزانن چۆن مامەڵە بکەوان شارەزایان هەیە لە مامەڵەکردن لە ئەگەری بۆ نمونە هێرشکردە سەر شوێنەکە ئەگەر هێجارێکی دیکە هێرشکاتەوە یاخۆدەوەی کە بە تەواوەتی ئەو شتانی ئەو مادانی کە لەناو درۆنەکەدا نەتەقیبێتەوە لە نزیکبوونەوەدا بتەقێتەوە زیانت پێ بگەێنە خوانەخواستە بۆیە باشترینش لەم حاڵەتانەیە ئەوەیە کە ئەم بابەتانە بۆ هێزانامنیەکان بەجێبێڵن و نزیک نەبنەوە. بەڵێ دەست خۆش ئەمیر محەممەد سەرکەوتوبی ئەتما هەولێر لای پاملێرمان قارەمان جەوەر قارەمان سڵاو لێ بێم کاتت باش باز لەوە کریکە دوو درۆنی تر لە بەنی هەریر لە دەوروبەری هەریر خراونەتە خوارەوە درۆنێکی لە گوندی زیارەت خراوەتە خوارەوە زانیاری زیاتر لای تۆ چییە؟ بەڵێ زانە ئەو سێ درۆنەی کە باست کرد کەمێک بەر لە ئێستا بوو دوانیان لە فڕۆکەخانەی هەریر یاخود دەشتی هەریریشی پێدەگوترێت بە هەماشەوە تێک شکێنراون زەرەر و زیانی گیانی
مادی نەبووە لەگەڵەوەش لە گوندی زیارەتیش بە هەماشەوە لە سنووری پارێزگای هەولێرە کە دەشتی خۆشناوەتیشی پێدەگوترێتنە و گوندا ئەمیش بە هەماشەوە درۆنێک کەوتۆتە خوارەوە بەبێ ئەوەی کە زەرەر و زیانی گیانی هەبێتن تەناوە نەبێت لە شوێنی چۆڵایەتی واتە لەو دەشت و دەرەی نزیک گوندەکە کەوتۆتەوە بەبێ ئەوەی زەرەر و زیانی هەبێتن لەگەڵەوەش زانە لە شاری هەولێر لە سنتەری شاری هەولێر لە چەند سەعاتی ڕابردوو تاواکو ئێستا نزیکەی 5 درۆن تێکشکێنراوە لەگەڵ ئەوەی کە بەشێک لە کاتی تێکشاندین درۆنەکان پاژماوەکانیان کەوتوتە بەشێک لە گەڕک و شوێنەکانی نزیک فڕۆکەخانە بەڵام هیچ زەرەر و زیانێکی گیانی نەبووە لەگەڵەوەش تا ڕادەیەکی زۆر ژیانی خەڵک هاتوچۆی خەڵک لە بەشێک لەو شوێنانەی کە قەرەباڵغا هاتوچۆی تێدا ئاسایی وەکو ڕۆژانی ڕابردوو بەڵام ئەوەی کە هەیە بە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو زانە ئەوەیە کە بەشێک لە درۆنەکان لە دەرەوەی هەولێر یاخود لە بەشێک لەو گوند و شوێنانە دەکەوێتە خوارەوە کە شوێنی نیشتەجێبوونی خەڵکە یاخود گوند و دێهات و شوێنی بەخێوکردنی ئاژەڵداری و کشتتوکاڵیە بەڵام تاواکو ئێستا زەرەر و زیانی گیانی نەبوو ئەوەی کە لە هەولێر هەیە وەک باسم کرد کەمێک بەر لە ئێستا نی کەمتر لە نیو سەعات دەبێتن دوو درۆن لە دەشتی هەریر فڕۆکەخانەی هەریر تێکشکێنراون کەوتونەتە خوارەوە بەبێ ئەوەی کا زەرەر و زیانی گیانی و مادیان هەبێت لەگەڵەوەش لا گوندی زیارەتیش بە هەمان شێوە درۆنێک ئەنی خۆی کەوتۆتە خوارەوە بەبێ ئەوەی کەەوە زەرەر و زیانی گیانی هەبێت بەڵام ئەم درۆنەی کە لە زیارەت کەوتۆتە خوارەوە دەگوترێتن نەتەقیوەتەوە هێزانامنیەکان سەرقاڵیەوەی کە پوچەڵی بکەنەوە و کە زەرەر و زیانی نەبێت لەگەڵەوەش کە لە هەولێر کە ئەو درۆنانەی تێکشکێنراون و پاشماوەکانی کەوتۆتە خوارەوە بە هەمان شێوە هێزانامنیەکانی لێە لێکۆڵینەوەکان دەکەن و ڕێشوێنی ئەمنی لەو شوێنانە تون گیراوەتەوە بۆ ئەوەی کەەوە پاشماوەیان درۆنانە هەڵبژیرێتەوە و لێکۆڵینەوەکانی خۆیان دەست پێ بکەن. سپاس بۆ پەیامنێرمان قارەمان جەوهەر لە شاری هەولێرە و لەگەڵمان بووی بە هیوای سەلامەتی بۆ سەرجەم خەڵکی کوردستان. هەڵبەتە باز لەوە کرێکە ینی ژمارەیەک لە هەموو ناوچەکە پەلاماری درۆنی هەبووە پەلاماری موشەشی هەبووە لە نزیک فڕۆکەخانەی بەغدا مەسەلە لە سعودیا هەبووە و ئەم شەویش لە هەولێر و لە سلێمانی بە شێوەی جیاواز هەبووە دەستگا ئەمریکان کاری تایبەتی خۆیان کردووە و خۆشبەختانە تا ئەو ساتانە هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتوتەوە. لای کەم دامۆم دکتۆر لەسەرەوەی ترامپ ئەگەر دیقەتی قسەکانی ترامپ بدەین هەمیشە و بەردەوام زۆر پێداگری لەسەر لاینی بڵێن اقتصادی و شەڕەکە و یان گەروی هورمسەکاتەوە یعنی ئەمریکا دایم باڵا دەستی خۆی کە بەسەر جیهانە سەپاندووە لە ڕێی کۆمەڵێک فاکتەرەوە بووە ئامانجەوە بووە ڕێگە بووە یەک لەوان نۆکەند و بڵێن لە ڕێڕەوە نێودەوڵەتیە هەستیارەکان بوون ینی ئێستا ئەمریکا چەند ڕۆژە زۆر بە چڕی هێرشە کاتە سەر هێزی دەریایی ئێران ئەلێ بە تاوی لە ناوم بردووە تامان بە تاوی لە ناو نەچوە بەڵام ئەوەی پێشببینی ئەکرا بەو شێوەیە نەبوو چکە ئێران یەک لە گرفتەکانی ئێران دیسان تاکیدی کردەوە لەو قسانە ژەڵێ ئاسمانی و دەریایمان لە ناو بردووە بەڵام هێزی دەریایی ئێران ماوە بەڵام هێزی دەریایی ئێران بە هیچ شێوەیەک ناتوانێت بربەرەکانی هێزی دەریایی ئەمریکا بکە یان ئەوروپیەکان بکە چکە ئەوان توانایەکی زۆریان هەیە بەس ئەتوانێت هێرش بکە بەس بەچەکی زۆر مامناوەند ئەوان ئەتوانن لەسەر کەشتی بڵێن موشکی کرۆز بەکاربێنن هەتا یعنی موشکی نەوەوی بەکاربێنن لەبەرەوە ئێران لەو بوارە ناتوانێت بەڵام ئەمریکا ئێستا دوای ئەوەی کە هەستەکەم هێرشەکانیان لە نێوان خۆیان و ئیسرائیلیان دابەش کردووە هێرشی ئاسمانی بۆ ئیسرائیل هێرشی ئاسمانی بۆ سەر ناوچە هەستیارەکان و بڵێن بەرگری ئاسمانی و ئەمانە دراوەتە ئیسرائیل کە ئیسرائیل لەو بوارەیە ینی بەڕاستی ئەزمونێکی زۆری هەیە و زۆر بەهێزیشە توانەوێتی لە زۆر پێگەی زۆر هەستیار بدا بە تایبەتی ڕادارەکان و ئەم شوێنانە لەولا ئەمریکا پەلاماری هێزە دەریایەکانی ئێرانەداتن بۆ ئەوەی هەرچی زووە یانی بتوانێت هێزەکانی ئێران ناچار بکە ڕێگا بە ڕێڕەوی کەشتی
بڵێن کەشتەکان بدا کە هاتوچۆ بکەن و ئەو گەروە ئەو شوێنە استراتیجیە لە دەست ئێران دەرکات. ئیتر ئایا ئەمە لە دوجارە ئەم شەڕە درێژە بچێشێ و ئەو ڕێڕەوە دەریاییە بداتە چەند وڵاتێکی بێلایەن یان چەند وڵاتێک سەرپەرشتی بکە ینی لە بندستی ئێرانی دەربێنێ بۆ ئەوەی باڵا دەستی خۆی بەسەر ناوچەکەیان بسەپێنێ وەکو پێم وتی چونکە ئەیبات بەڵام ناتوانێت لە ڕوبەڕووی دەریایی بەرامبەر ئەمریکا بوەستێ ناتوانێت ئاسان نییە ئێران گەروی هورمز بە تاوی کۆنتترۆلکە بە هیچ شێوێک چونکە بڵێن هەرێمی ئاوی نێوان گەروی هورمز لە نێوان سەڵتەنەی عومان و ئێرانە سەڵتەنەی عومانیش باڵادەستێکی زۆری هەیە بەسەر و ناوچێ ینی ڕوبەرێکی زۆری فراوانی بەدەستەیە ڕاستە گەروەکە لە ڕووی ڕوبەرەوە تەنگە زۆر تەنگە بەڵام ئەمریکا ئەتوانێت کۆنتترۆلی بکە بە کۆنتترۆلکردنی ئەو گەروەش دوجار ئێران زربەیەکی زۆر گەورەی اقتصادیە خوا چکە هەتا ئێستا ئێران لە هەندێک ڕێڕەوە لە هەندێک بڵێن هێڵی جوولەی کەشتیوانی هەندێک لە بڵێن کەلوپەل و یان بڵێن نەوت و ئەمانە ئەنێرێ بۆ هەندێک لە هاوپەیمانەکان یەک لەوان چینە هەتا ئێستا بەردەوام باس لەوەیە کرێتن کە ڕێڕەوێکە بێتن کە بازرگانیەکە بەردەوام بێ لەسەری بەڵام ئەمە کەوتۆتە پشتی ئەو کەشتیانە ینی کەشتەکانی ئێران بەرگری لەکەن ینی لەو سنوورەی ئێران باڵادەستە ئەمریکا ئێوێ ئەو سنوورەیە تێک بشتێنێتن وا بکە کە ئێران بە هیچ شێوەیەک ڕێڕەوێکی ئاوی بۆ نەمێنێتەوە کە ئاسمانە لێ گیرا و ڕێڕەوی ئاوی لێ گیرا ئێران بەڕاستی زۆر بچووکە بێتەوە ینی ناتوانێت وەکو ئێستا لە 8 ساڵەی زەنجی عێراق و ئێران گەروی هورمز هەمیشە بەردەوام هەر بەدەست ئێرانەوە ینی ئێران باڵا دەست بووە توانێتی ڕێڕەوەکە بپارێزیت و بازرگانی خۆی لە گەوەڵاتانی هاوپەیمانە دۆستە ئیتر ئەمانە بەردەوامی پێ بدات و داهاتێکی اقتصادیشی بێتە دەست بەڵام ئێستا ئەمریکا ئەوێتن ئەو بڵێن ئەو گەروە ئەو شوێنە استراتیجیە بە تەواوی لە دەست ئێران دەربێنێ یان وا لێ بکە بیداتە لایەنێکی تر خۆی سەرپەرشتی بکە کە نێزیک بێ لە خۆی ئیتر ئایا وڵاتانی کەنداوە ئەمانە بەتەنیا کە پەیوەندی لەگە ئێران باشە ئەم ڕێڕەوەیە نەگیرێت یعنی وانیشانی جیهان بدا کە من ئێرانم ناچار کردووە ئەو ڕێڕەوەی لە دەست دەرکەم و خۆم تەحەکوم بە بازرگانی جیهانیە و بکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر باشە دکتۆر علی مەسەلەن ئێستا ئەوەی کە محەممەد گوتی باز لەوە کە ئەو خوێندنەوەیەکی هەیە کە ئەو وەکو دۆناڵد ترامپ پێشووتی ئەو جەنگە بە شێوەیەک بێ لە ڕووی اقتصادیەوە ئەمریکا ببێ بە شەریک بەڵام جەنگەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو فراوانترە بێ ئەوشمان لەبیر نەچێکەمێک پێشێستا فراکسیۆنی کوردستانەکان لە ئەنجومەن نوێنەرانی عێراق کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ڕاگەیاند سەر پەلامارە درۆنیەکان بۆ سەر هەرێمی کوردستان داوای لێژنەی لێ کۆڕینەوە و بە دوواداچین وردیان کردەمەش هەر جوڵێکی هەم یاساییەم سیاسیە لە عێراق کاکزانە سەبارەت بە پرسیارەکەت کە باسی لایەنە ئابوووریەکانی جەنگەکەت کرد کە ئەم شەو زۆری لە باسەکانمان ترامپ خۆی لە هەموو قسەکانیەکە بەڕاستی شتێکی نامۆیە بۆ سەرکردەیەکی وڵاتێکی ئاوا گەوری جیهان کە هەموو سەری سەعاتێک وتارێکیە چێتە هەر وڵاتێک وتارێکی حەزی بە وتاردانەیە لە وتارەکانیشە لە 170 بۆ 80 باسەکانی باز لە ئابووری و باز لە بازار و باز لە خەرجیە یعنی باسەکانی تایبەت بە باری ئابووریە ئێستا ئەم شەو ڕاپۆرتێکی سەرنجڕاکێشم خوێندەوە کە باز لە نرخی مڵک و نرخی عقاراتەکە لە کەنداو بە تایبەت لە دووبەی لە ئەم دوو هەفتەی ڕابردووە بە ڕێژەیەکی تەواو مێژووی کە بە هیچ شێوەیەک چاوەڕوانکراو نەبووە نرخی مڵکەکان لە کەنداو دابەزیوە و پشکی کۆمپانیەکان دابەزیوە کاکزانە ئەوەمان بیر بێت کە زۆرینەی سەرمایەدارانی جیهان ڕۆشتن پارەکانیان لە دووبەی خەرجە کرد پارەکانیان لە کەنداو خەرجە کرد مڵکیانە کڕی بەرهێنانیانە کرد و بەرهێنانیانە کرد پشکی کۆمپانیەکانیانە کڕی ئەمە بوومە لەرزەیەکی گەورەی ئابووری بوو لە کەنداو یعنی ئێمە لە گەشتی ئابووری کەناڵی کوردستان خۆمان ڕۆژانە باسی لێ باز لە داشکاندنی نرخی یەکەیەکی نیشتەجێبوون لە دووبەی ئەگەر نزیکی $1,000,000 بووە
لە ماوەی ئەم دوو هەفتەی جەنگە تاکو نزیکی 300,000 دلار هاتووە هەفتەی لە هەفتای داوەزیوە نرخی وتێلەکان کە ئەم وتێلانە زۆریان پشکیە مەسەن خەڵک پشکی هەیە لە ناویە نرخی وتێلەکان لە 400 دلار و هاتۆ 190 دلار و 29 دلار لە چواردەوری بورج العەرەب و لە چواردەوری بورج خەلیفە لەبەرەی ئەو ناوچانە بوونە ئامان پێکران کە ئەمە وەکو باسم کرد بوومە لەرزەیەکی ئابووری گەورە بوو شۆکێکی گەورە بوو بۆ خەڵک بێگومان کاریگەرێکی زۆر گەوری لەسەر بارگەشتیارەکە بێت دوبەی لە خۆتەزانی لە هەموو دنیا خەڵک هات بۆ دوبەی لە هەفتەی داهاتوو بەرەو جەژنی ڕەمەزان ڕۆین دوبەی خۆی بۆ گەورەترین ئاهەنگ و گەورەترین پێشوازی لە گەشتیاران ئامادە کرد لەبەری لە جیهانی ئیسلامی هەمان ئەو کاتەکە کاتی پشووە بەهۆی جەژنەوە چونە دوبەی کازانە جگە لە جیان تەنها جیهانی ئیسلامی ئێمە سیانزە بەدەری ئێرانمان بیر بێ کە پشوویەکە ئێرانیەکان بۆ سەردانیان بۆ دوبەی پێویستیان بە ڤیزەوە نیە تا ڕادێک ئاسانە بۆ ئەوان چکاوان پاسپۆرتەکان وەکو پاسپۆرتی خۆمان وایە زۆر ناتوان سەردانی وڵاتانی ئەوروپا و وڵاتانی تر بکەن بەڵام بۆ دوبەی ئاسایی بەڵێ بۆ دوبەی ئاسایە ژمارەیەکی هێزگار زۆر گەشتیاری ئێرانی لەم شوانە سەردانی ئیماراتیان نەکرد ئەمانەش نەماوە بۆیە لەو ڕۆژەوە ئیمارات سێت ڕێستۆرانتەکانی کە سێری ئۆتێلەکانی کە لە یاخود تەنانەت ئەو فیدباکانی بۆ ئۆتێلەکان نووسراوە بەرەو شکانێکی زۆر گەورە چووە ئەمەمان لە کەنداو ئەگەر باسی پێشهاتێکی نوێی ئابووری بکەین پێوەست بە عێراقەوە کە تاکو ئێستا زۆر زانیاری لەسەر نییە تاکو چەند خولەکێک پێش ئێستا لە هەندێک سەرچاوە بڵاو کراوەتەوە باز لە هێرشکردنە سەر کەشتێکی نەوت هەڵگرەکرد لە ئاوەکانی عێراق لە نزیک ئەم قەسر لە بەسڕە کە ئەمە پێشهاتێکی نوێ بێ کە ئایا گەر ئێران خۆشی ئەم هێرشەی نەکرد بێ ئەو هێزانەی بەتایبەت مقاومەی ئیسلامی لە عێراق توانای ئەوەی هەبێت لە بەسڕە لەوم قەسر هێرش بکاتە سەر کەشتێکی نەوت هەڵگر لە ئاوەکانی عێراقا تا چەند ملانەکە قوڵترە کاتەوە چکە تاکو ئێسێمە تەنها باسی ئاوەکانی ئێران نەکرێت لە گەروی هورمز نەک باسی ئاوەکانی عێراق و ئایا دوای ئاوەکانی عێراق ئەچینە سەر ئاوەکانی یەمەن حوسیەکان ئێستا جۆرێک لە جۆرەکان بێدەنگیەکیان هەبوو بەڵام ئەمڕۆ تو ئاماژت پێکرد ڕاگەندایان هەبوو قسەیان هەبوو لەسەر دۆخەکە ئایا ئەوانیش هاوشان بە حیزبوڵڵا بەرەیەکی گەوری جەنگەکەنەوە دژی ئیسرائیل و ئەمریکای خودنا چکە ئەوانیش گەرویەکیان بەدەستەوەی ئەوانش بەڵێ لە ناوچە ئاویەکانە باڵادەستن ئەوانش دەتوان کاریگەری گەورە لەسەر ئابووری دروستکەن لەسەر گەشتی کەشتێنەوتەکان دروستکەن ئایا ئەمەش پێشهاتێکی نوێ ئەبێ لە چەند ڕۆژی داهاتووە یا خودنا ئەمە ئەڵینەوە بۆ ینی کاک دکتۆرالێت توێ بڵێ ینی شەڕەکە ئەمبان باتە دۆخێکەوە کە پێوترێت شەڕێکی سەرف اقتصادی ئەوەی کە دۆناڵد ترەمپ ناتوانێت بشارێتەوە تەبان ئەو شەڕە بۆ ئازادی گەلان نییە بۆمبی ئەتۆمی مرۆڤ نییە بۆ دیموکراسی ئێران لە ئەخیر دانووسانە داوای کردووە کە لە عەباس عێراقچی باسیەوە کەکە مەسەلەن تەنها بۆ بواری مەدەنی بەکاری خزمەت دوزاری بەکاری بێنن ئێ موشەی دوور هاوێژ لە حاڵەتیان نابێ ئێوە هاتووە هەر شەڕەکات دیارە بۆ نەوتەکەی و لێکەم دەقەشە باس فەنزوێلای کرد ئاشکرا ئەوێ وەکو نەوتی فەنزوێلا دەست بگرێ بەسەر نەوتی ئێرانەکە کەواتە ئەمە ناشارێتەوە باڵادەستی ئەمریکا بەسەر بازاڕی نەوتە لە جیانە دروستە بێت لە ڕۆژانی داهاتوو بە تەواتی پەردە لەسەر بابەتەکە ئەمە دژایەتێکی گەوری چینیشە بێ ئەگەر بازاڕی نەوتی ئێران بکێتە دەستی ئەمریکا زەرمەندی یەکەم چینە لە ئەم دۆخە چکە چین تا ڕادێک زۆر پشتی بە نەوتی ئێران بەستووە کە ئەگەر ئەم دۆخە بێتە پێشە و ئەمریکا بتوانێت دەست بە تەواوی نەوتی دەست بە سەرتاوی نەوتی ئێرانە بگرێت چین تووشی کێشەی گەوری وزابێتەوە بەڵێ بەڵام لەگەڵەوەش نەوتی ئێران پێشتریش کەم ڕۆیشتۆتە دەرەوە بەڵام هەر ڕۆیشتووە هەڕۆیشتووە ینی قسینی لەسەر بۆ گەمارۆی لەسەر بووە بەڵام کە یتە سەر بابەتی مێژویی کەەوەی باڵادەستی ئەمریکان باس کرد ئێمە نۆکەندی پەناما من نازانم حتممەە بێ لە بیرمان بڵێ بڵێ کاتی خۆی ئەمریکا شەڕێکی گەورەی لەگەڵ وڵاتی لەگەڵ نۆرتێگا کرد ینی ئامادە نەبوو ئەو ڕێڕەوەیە وا بکە کەشتی گەلی ئەمریکا هاتوچۆیتیا بکە وایە بچێ لە شیلی و لە باشووری کیشوەری هین پێچ بکاتەوە بۆی ئەگەر لە ڕۆژئاوای ئەمریکا یان لە ڕۆژهڵاتی ئەمریکا کەشتی گەل هاتبە وایە لە ئەو پەڕی باشووری ئەمریکای لاتین کەشتی گەلێکە بەڵام ئەمریکا بە بڵێن بەهێز
سەپاندی بە سەرۆڵاتی پەنەما نۆکەندی پەنەما گرت ئێستا ئەمریکا مافی هەیە بە کاری بێنێ ناوی بە هیچ شێوەیەکیش ڕێگری لێ بکرێت کەشتیگەلی ئەمریکا یعنی زۆر زۆر ئاسانتر ئەتوانێت لە ڕۆژهەڵات بەرەو ڕۆژاوا بچێت وە پێچەوانەشەوە بۆیە ئەمریکا زۆر زۆر پێداگری لەسەر گەروی هورمزەکات و ئێستاش کە حوسیەکان بەهێزەوە نەهاتوونەتە مەیدانەکە یان هێرش و پەلەماری بڵێن بەرژەوەندیەکانی ئەمریکا لە دەریای سوور لە دەریای عەرەب لە خەلیجی عەرەب ناکەن پەیوەندی بەوە هەیە ئێوێ وەکو دواتر وەکو بڵێن بەرەیەکتر بیهێڵێتەوە ئێستا نەیخاتە جوولەوە ینی بەردەوام بڵێ چونکە حیزبوڵا کاریگەری درێژترە بەڵام حیزبوڵا لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی کاریگەریەوە زۆر بەهێزترە لە حوسیەکان بەوەی کە هێرشی تەلئەبیب و هەموو ئەو خاڵانە ئەدەن کە پێویستە ینی هەموو شارەکانی ئیسرائیل حیزبوڵا توانێت پەلەماری بدا هێرشی بکاتە سەر بەڵام حوسیەکان ناتوانن پەلەماری ئیسرائیل بدەن وا بە ئاسانی تەنها لە بەحرە ئەتوانن هەتا ئێستا ئێران نەیویستوە ئەم کارتە ڕابکێشێ ئێوێ لە ڕووی هێزی دەریایی حوسیەکان بەکاربێنێت دژی ئەمریکا کەشتیگەری ئەمریکا لەو باوەڕام کارتە بەرێ بۆی هێرشی بکاتە سەر نەتوانێت بەڵام هەتا ئێستا وەکووتم ئێران باڵا دەستە لەوێ بەڵام ئەمریکا بە هەموو شێوەیە کە ئێوێ بەلەو لاوازی ببایان هەر چۆنێک بێتن ئەو گەروە لە دەست ئێران دەرکا وەکووتم کە دەربکە ئێران زۆر لاواز دەبێ چونکە تەواو گەماڕوەدرێتن بەڵام کاک محەممەد باس ئەگەر ئێمە باس لە جیاوازی نێوان حوسیەکان و حیزبوڵا بکەین حیزبوڵا ڕاستە بە پێگە جوگرافیەکەی نزیکترەوەکو ئەمڕۆ نوێنەری ئیسرائیل لە نەتەوەی گرتوەکان باس لێوا کرد بە 30 چرکە موشەکانیەگە بەڵام لە جەنگی 12 ڕۆژە بینیمان کە حیزبوڵاش توانی موشەکەەکانی بگەێنێتە ئاسمانی تەلەبیب تەنانەت چەند حوسیەکان توانیان حوسیەکان بەڵێ توانیان بەڵام بۆیە ئەگونجێ لەم ماوەی دە حوزەیرانی ساڵی ڕابردوو تاکو ئێستش تا ڕادەیەکی تر کاریان لە بەرهێنانی موشە کردبێ بەڵام دکتۆر ناگاتە توانای حیزبوڵا چونکە حیزبوڵا لە ڕۆی یعنی سەر زەویش هێزی سەرزەویش هێزی چەکدارێکی منەظەمی هەیە چەندین ساڵە لە شەڕایە بەشداری شەڕی ناوخۆی لەبنانی کردووە ینی منەظەمترن بەتواناترن بەڵێ ڕێکخراوترن و ئێستا دۆخێکی تایبەتیش لە ناو یەمەن هەیە خۆتە زانی بەڵام بە هەموو شێوەیەک ینی ئێران نایەوێ ئێستا حوسیەکان بهێنێتە شەڕێکەوە کە ئیسیفادەی لێنەکە ئەوێ لە کاتێکا بێنێتە پێشەوە کە زەربەیەکی کوشندە لە هێزی ئیسرائیل و ئەمریکا بدەنەوە تەنانەت وڵاتانی خەلیجیش چکە سنوورێکی زۆر زۆر لە سعودی هەیە ئێستا تەنان ئەم کاتی بنتۆ گفتوگۆکەین وەزارەتی بەرگری سعودیە باز لە بەرپەرزانەوەی چەند هێرشێکی درۆنیەکە درۆنیەکە بەڵام لە بەرەی ڕۆژهەڵاتەوە ڕۆژهڵاتە ئەوەیە کە نزیکە لە ئەوەکانی ئێران بێتە سەر احتیمالە ئەوەختە بەشداری حوسیەکان بێت بەڵێ پەلەماری حوسیەکان بدا بەڵێ ئێستا وەزارەتی بەرگری سعودیە باز لەوەکە کە لە ڕۆژهڵاتەوە چەند هێرشێکی درۆنیان تێکشکاندووە لە ڕێی سیستەمی بەرگریەکانەوە باز لە هەبوونی موشەکی شەکەن چکە باز لەوە بکەین کە دوای هێرشکردنەوە دوای بە ئامانجگرتنی کۆگاکانی بەنزین و سوتەمەنی باکووری تاران ئێران تا ڕادەیەک باس لێوە کرد کە دەستی کراوەتەوە ئەویش هێرش بکاتە سەر هێرش بکاتە سەر ژێرخانەکان و خزمەتگوزاری و زەیەکان بەڵام ئەمڕۆ لە دوای هێرشکردنە سەر بانکێک لە تاران کە ئەو بوو بە سەباڵەکانی ئێرانیش ڕایان گەیان کاڵێ هێرشکردن سەر کۆنترین بانکی ئێران و بە ئامانجگرتنی لە کاتێکدا فەرمانبەران و هاوڵاتیان کاری ڕۆژانی خۆیانی تیا کرد دەرگای ئێرانە کاتەوە لە هێرشکردنە سەر چەند پێگەیەکی ئابووری ئێوەش لە ناوچەکە ئەم پێگە ئابووریانە لە هەندێک لە پێگەکانی نزیک لە سوپای پازاران بڵاو کراوەتەوە کە ئێران ڕایگەاندووە لە پلانیا هەیە هێرش بکاتە سەر بنکەکانی کۆمپانیا گوگڵ لە تەلەبیب لە دوبەی لە سعودیا لە دەوحە بەڵام ئەمازۆن هێرش بکاتە سەر ئەوانە
ئەمە لەو بڕان لە چکە باسی هیچ بانکێکی نەکردووە ئەو ئەڵێ هێرشکردنە سەر بانک هێرشکردنە سەر بەرژەوەندی ئابوووریەکانمان داراییەکانمان پێگە داراییەکانمان ئێمەش دەستکراوە کە هێرش بکەینە سەر بەڵام دکتۆرمەوێ یارمەتیکم بی بە هێرشکردنە سەر نووسنگەکانی گۆگڵ و ئەمازۆن و ئەو هەندێک لەو کۆمپانیانەی تر ئێران وایان تاوانبارەکە کە ئەمانە یارمەتی دەستگای هەواڵگری ئەمریکایان داوە کۆمەڵێک شتی هەستیاریان داوەتێ کە بۆتە هۆی ئەوەی کە ئەو سەر بە کوشندە لە هەر لە ڕۆژ یەکەم بەر ئێران و سەرانی باڵای ئێران بکەوێتن بەڵام ئەگەر پەلەماری ئەو شوێنانە بدا خۆشی زەرەرەکە ئێران ینی نەتیجەیە ئێران تووشی دابڕانێکی زۆر گەورەیە بێ ینی ناکرێت تۆ ئێستا پێت وا بێتن کە ئەتەرنێت سنووردارەکەی واکەی تر ئەم بڵێن نارەکانت دژمنت ناتوانێتن خەرقی ئەو خاڵە بکە ئەو هینەیە بکە ئەوان ئەتوانن لە ڕێی سەتەلایەت و لە ڕێی هەندێک ئەمە ینی کەشتی و ئاسمانی بە تەواوی ئەتەرنێت بۆ هەندێک لەو کەسانە و لەو گروپانە و لەو چون و توێژانە یان ئۆپسیۆنی ئێرانی لەناو ئێران دابین بکەن ینی یەک سەرنج هەوێ لەسەر ئەوە بۆی هەبێتم بە ئەوەی تەوەری گفتوگۆکەش ینی ینی سەرچاوەیەکە ینی تەسنیم دانیاوت باس لەوەکە کە ئەم شەو لە ڕۆژی دوانزەیەمە گورزەیەکی تریان شەپۆلێکی دیکەی بوو شەشیان ئاراستی ئیسرائیل کرد شەپۆلی چلەمیان ئەڵێ لە بەڵام ئەڵێ لە کۆتایی ئەو سەرچاوتی لە ڕۆژی یەکەمەوە کە ئەمڕ ڕۆژی دوانزە هەموو ڕۆژی پێمانەڵێن هیچ موشێکیان پێنەما بەڵام ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر جەهەنەمیتر ئەو قسەکە وایە ئەڵێ جەهەنەمیتر ئێمە موشەکەکان ئاراستاکە کارزانەیەکێک لە فەرماندە باڵەکانی سوپای پازاران باس لێوەش کرده بوو کە ئەو نازانم ئەم قسەیە وەکو باسمان کرد تەنها قسەی میدیاییە بۆ پیشاندانی گەورەی ئێران یاخود لە بنەمایەکی ڕاستی واقعەتی هەیە قسەکە باس لەواکە کە ئەو هێرشانەی کە تاکو ئێستا لە چەند ڕۆژی سەرەتا کراوەتە سەر ئیسرائیل ئەو موشەکانە بۆ کە لە 10 ساڵی ڕابردوو بەرهەمهێنراون و هیچ موشک و تەکنۆلۆژیاکی نوێیتیان نەبووە ئەوانی کە ئێستا بەکارهێنرێت چکە وەکو باسەکری لە میدیا ئیسرائیلەکان خۆشیان نوێەکان ماوە بەڵێ ئەڵێ لە ژێر زەوی حەشار دراون ئەو هێرشانی دوێنێ کرا سەر تەلەبی بە بەراورد بە ڕۆژەکانی پێشوو زۆر جیاواز بوو دوێنە زیاتر ئامانجەکانی پێکا بەتایبەت ئەو بۆمبە دابەشبووانە یاخود هێشویانە ئێستاش لەگەڵ سێ تەقینەوەی بەهێز لە تەلەبی بیستراوە هەرچەندەوە ڤیددیوە تەلەبی بە بەڵام لێرە خەبەرهای زانە لەسەر ئەو ڤیددیۆی تەلەبی بیش ڕاستی ئەمە ئەتوان لە ڕووی ئەعلامی و شتێک یەکشت بە خۆم بڵم زۆرێک لە ئاژانسە جیهانیەکانیش باز لەواکەن کە ئەم ڤیددیوانەی تەلەبی زۆر جار ڕاستەوخۆنین ئەوەی کە لە زمانی میدیاییە لە زمانی تەکنیکی میدیایە لەناو ژووری کۆنتترۆلی کەناڵەکانە پێوترێت دیلەی هەیە چەند خولەکێک دوای ئەوەیە ئەینێرن بۆی بتوانن معالەجەی هەندێک شت بکەن ئەگەر سێری ئەو وێنەیە بکەیت کە لە ئاژانسە گەورەکانی وەکو ڕۆیتەرس APAFP هەیە تا ئێستا موشکی گەورە نابی ڕاستەخۆ کاگاتە هین ئەگاتە سەر تەلەبیب ئەوەی لە تەلەبی بینراوە تاکو ئێستا وێنەی سیتیزن جۆرنالیزمە ئەوەیە کە هاوڵاتیەک لە ڕێی مۆبایلەکەی وێنەی گرتو لە یەکێک لە تۆڕ کۆمەڵایەتیەکان ئەوش لە سەرەتاوە مۆساد داوای کرد کە هەر ڤیددیۆیەکتان بینی شوێنی تەقینەوە بردومانوانە بوو بۆمان بنێرە بۆ مەبەستەی فلتەری کرد بەڵێ باز لە فلتەرکردنێت تەنانەوە ئاژانسە گۆرانەشی کە مافی ڕووماڵی ڕووداوەکانیان هەیە لە ئیسرائیل ئەبێ بەرەمەکانیان فلتەر بکرێت جا ئەمێ لێرە باسی یەکشت بکەم یعنی تاکو ئێستا حکوومەتی ئێران خۆشی بەڕاستەخۆ بڵاوی نەکردێتەوە لەکوێ دراوە لەکوێ نەدراوە کە ئەمە تا ڕادەیەکی زۆر مافی ڕەوای خۆیانە ئیسرائیل هەرگیز نابێت ڕێبەوە بە کە وڵاتەکەی بە بەهێز پیشان بدرێت وڵاتەکەی وەکو بە ئامانجگیرە پیشان بدرێت کە بەردومان کرێت بە ئامان شێوە ئێرانیش ئەمێ ئەمە بەسمە بە میدیای کوردیەوە بەو شێوازێک کە میدیای کوردی باس ناکرد میدیای کوردی دقیق باسی ژمارەی درۆنەکان و شوێنی درۆنەکان و هینەکانەکە وا پیشانیە کە درۆنەکان ئێستا لە ئاسمانی ئەم ناوچەیە بەهۆی سیستەمێکی بەرگریەوە ئەتەقێنرێتەوە بەڵام لە فڵان شوێن ئامانجەکەیە پێکێ ئەمە بە هیچ شێوەیەک نبینی ئێستاش نازانین لە ناو تەلەبیب چ ناوچەیەک ناوچەی چ وەزارەتێک بە ئامانجگیرا بە ئامانج نەگیراوە کە ئەمە سیاسەتی دروستی میدیایە ڕاستە وڵاتی مافی بەدەستێنانی زانیاری هەیە
لە سێرای زانیاری بۆ خۆپارێزی خۆی بۆ دوورخستنەوەی لە ڕووداوەکە بەڵام مافی ئەوە نییە تۆ تەواو زانیاری و خاڵە بێز و لاوەزەکانی خۆت پەخش بکەیت بابیکی بە ناوڕۆکێکی میدیایی تەواو خۆڕایی خێدە بەردەم دوژمن. ئێستا جارێکی تر درۆنێک لە هەولێر تەقێنراوە جارێکی تر بەداخۆ ژماری درۆنەکان زۆر زیادی کرد زۆر سەلامەتی کە باسی ئەومانە کرد کە درۆنێک لە پاشماوەی درۆنەکە لە عنکاوە کەوتۆتە خوارەوە هەڵبەتە درۆنەکە تەقێنراوەتەوە بەڵام لە عنکاوە پارچێگەنی کاڵێ عنکاوە قەزای عنکاوە بەرفراوانە لە شتایەکە یان لە شوێنێک کەوتۆتە خوارەوە بەداخەوەکو ئەیبینین کە بەردەوام ئەم شەو هێرشی درۆنی بۆ سەر شاری هەولێر و بۆ سەر شاری سلێمانی شێ بەڵام بە زیاتر بۆ شاری هەولێرە لەسەر ئەو وەکوڵی فێڵە میدیانی کە دکتۆر علی باسی کرد کاک محەممەد سەرنجی بەڕێستان چیانێ طبعا ئەو فێلە میدیانە لە بۆی کە ڕاستی نەگاتە بینەر بە هیچ شێوەیەک ئەو ببوورەکە من ئەوانە بەردەوام تابعی بە هیچ شێوەیەک ناکرێت بینەر لە پێدانی زانیاری بێبەش بکرێت بەڵام هیچ پێویست ناکە هەموو زانیارێکیش بە بینەر بدرێ یعنی لە ڕووی هەواڵگری لە ڕووی سەربازی باوەڕ ناکەم وەرگریش یان بینەریش کە ئێمە ئەڵێن بینەر مەبەسمان تیڤە بەڵام ئەوڕۆ ئێمە ئەوە مەشەڵا سۆسیال میدیا هەموو بوارەکانی تەنیوەتەوە هەموو کەس دەتوانێت ڕۆلی ڕۆژنامە نووس یان ڕۆژی ینی ڕۆلی گەیاندن ببینێ ینی بێ ئەوەی کەناڵێکی ڕاگەیاندن هەبێتن یان ئاژانسێک هەبێ بەڵام هەر خۆی وەرگر و بینەر بەگشتی هەندێک جار هەندێک زانیاری هەیە لی بێزارە بێتن ینی تۆ ئەو زانیارانی ئەگەینیتە وەرگر ئەگەر سەیریەکەی هەندێک کەناڵ هەیە بە شێوەیەکی جێڕێتەوە کە شێوەیەکی بڵێن ئاسایی پێە بەخشێ لە کاتێکا لە بەشێک لەو وڵاتە ئەوروپیانە ینی وەرگر بە هیچ شێوە ئێتیمان بەو شەڕ و ئالۆزیە نادا کە وا بیرەکاتەوە کە ئەمە پەیوەندی بە ئەوە نییە بواری خۆی هەیە لایەنی تایبەتمەند هەیە ئەوە ئەبێ زانیاریەکان بۆ ئەو بچی ئەو مامەلەی لەگەڵ بکات نەک ئەو وەکو هاوڵاتی مامەلە لەگەڵ زانیاریانە بکاتر ئەو ئارامین دەرونی خۆیەوێ بەڵام ئێستا بەشێک لە کەناڵەکانی ئێمە ئیتر لە سوۆسیال میدیا بێ لە تیڤەکان بێ ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بە مەبەست یان بەبێ مەبەست ڕاستەوخۆ وەرگر بینەر ئەخەنە ناو بارودۆخە ناسەقام گیرەکە ئەیخەنە ناو دۆخە شەڕانگێزیەکە یعنی دەرونی تاکی کوردی دەرونی هاوڵاتیان ئەخاتە بارێکین ناجێگیر ناتەندروست بە شێوەیە کە دایم ترسێکی لە بارودۆخەکە هەبێ یعنی ئێمە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان بەهۆی ئەو هەواڵانەوە خەڵک پەلاماری سوپەرمارکت و شوێنەکان دواتر هەنار هینی بڵێن کۆمەڵی هەناردەکاران بەڵێ ژووری بازرگانی و کۆمەڵی هەناردەکاران و هاوردەکردن خۆی بەزاری خۆی ئەلێ ئێمە بڕی ئەو نەمانگە شتمان کۆگە کراوە لە کاتێک ئەمە هەر بە هیچ شێوێک نابی بوتری تەنها ئەتۆ توانی بڵێ ئێمەکەمان جێجێ کردو ئەوە نەمان لە بەردەستە دڵنیایی نابێ بڵێ دڵنیایی نابێ تۆ لە هیچ دنیا نەبووە تۆ بڵێ ئەوە نە سوپامان هەیە ئەوە نە ساروخمان هەیە ئەوە نە خۆراکمان هەیە ئەوە نە نەوتمان هەیە یعنی لە هیچ دنیا نابێ لە هیچ شوێنێکی دنیا یەک وڵات نەبووە کەسێک مخەوەلکە دەستگایەک خۆی ڕێگە بەخۆی بداتن ئەو زانیارانە ئەوە بەشەوە بڕ ئەوە زۆر پڕمەترسیان کەسێک دەچێت دەڵێ ئەو مەرزە داخرا ئەو مەرزەکرایەوە ینی پێویستی بە وردەکاریی زۆر هەیە لەو بابەتە دوای ئەوەش ینی ئێمە هەندێک جار خۆمان ئەو هەواڵەمە پێم وتی ئەو هەواڵ و زانیاری و ڕووداوانە بە شێوەیەک ئاساییەکەینەوە کە دەرخواردی و بینەر و وەرگریەکەین وای لێ بکەین هەمیشە بەردەوام حەزی لێ بکە لە کاتێکە نابێ فێری بکەین چونکە چ پێویست ناکەنە ینی تۆ بەردەوام و هەمیشە هەموو هەواڵێکی سیاسی دەرخواردی وەرگر و هینی بدەین لە کاتێکە ئێمە لە جەنگین زەرورە ینی خەڵک بزانێت کە هێرش کراوەتە سەر وڵاتەکەمان مەترسی هەیە بەڵام لە هەمان کاتیشا ئەبێ لایەنێکی تری ڕاگەیاندن چێ پێدانەوەی هێزە پێدانەوەی قووەتە بەوەی کە خۆشی ڕابگرێ بتوانێت بەرامبەر ناخۆشیەکان نالەباریەکان مەترسیەکان بوەستێتەوە خۆ ناکڵێ
ئێمە هەر ئەم شەو بڵێ مەترسیمان لەسەر و نەزانین چۆن ئەو مەترسیانە خۆمان بپارێزین. ئەردەنیش بردومان کراوە ئێستا کاکزانامێ باز لە یەک جیاوازی عێراق بکەم لەگەڵ ناوچەکانی تر. ئێمە باسمان لە بەشداریکردنی حوسیەکان کرد کە ئایا بیکەن یانە بە شێوازێکیکەن لە دەریا یاخۆ ڕاستەخۆ بۆ سەر ئیسرائیل. باسمان لە گرنگی پێگەی جوگرافی حیزبوڵڵا کرد کە لە تەنیشتی ئیسرائیلەوە توانێت موچەکەەکانی بەسی چرکە بگەێنی ئەی نزیکە هاو سنوورن بەڵێ ئەتوانێت بیگەێنێ یاخود ئێران خۆی عێراق تەواو جیاوازە جارێکی تر دەنجی سێ تەقینە و لە نزیک فڕۆکەخانەی هەولێر بیسترا لە ئاسمانی هەولێر بەڵێ ئەوە پێشستا دکتۆر علی باسی کرد دکتۆر علی ئەوی باست کرد و کەشتێکی نەوە هەڵگرە لە ئەوم قەسڕ بەڵێ ئەوە تازەترین پێشاتە من لە گروپەکانیان لێ کە ژووری هەواڵ ئامادەیانە کرد بۆیە باسم کرد هاوکاران میشە لە ژووری هەواڵ بە سوپاسەوە لە ئەودێتی خێرا بۆ کۆکردنەوەی زانیاری ئەمە پێشهاتێکی نوێیە کاکزانە عێراق دۆخێک تەواو جیاوازی هەیە تەنانەت لە سۆشیال میدیاش باسەکرێت بە شتێکی کۆمیدی باز لەوا کرد کە عێراق تاکە وڵاتە هەردوو وڵاتەکە لیانەوە هەم ئێرانیش لیاوە یا ئەو خەتەی سەر بە ئێرانە پرۆکسیەکانی سەر بە ئێرانە یاخود ئیسرائیل هاوپەیمانان لێت کاکزانە لە ناو عێراق کێشەکە لەوە هەردوو لا دەستیانەگا بە یەکتر مەسەر مقاومەی عێراقی ئەگە دەستی بگا بە هێزەکانی هاوپەیمانان لە نزیک لە فڕۆکەخانەی هەولێر یاخود بێ هێرش بکاتە سەر بنکەیەک دە سلێمانی بە هەر بیانویەک یاخود ئەمەی لە بەسڕە هاوشێوەی یەکە ئەمەش بە هێرشکردن و پەلاماردانی بەرژەوەندی ئابوووریەکانی ئەوانە کە هەر لە ناو عێراقە چکەمە لە ئاوەکانی عێراق لەیانەوە و بە پێشەوانەشەوە هاوپەیمانان کە بینیمان لە چەند دیوایەکی تایبەت بە حەشری شەعبیانەوە لە ناوچەی نینەوە لە مووسڵ لە هەندێک ناوچەی ناوەڕاست و باشووری عێراق کردوانە کە ئەمە دۆخێکی تەواو جیاواز دەیە بە عێراق کە دۆخەکە تاک و ڕادەیەکی زۆر ئەتوان بڵێم هەستیارانەترە ینی مەترسیدارترە بە بەراورد بە وڵاتانی کەنداو وڵاتانی کەنداو کە ئەگەر تەنها لە ڕێی ئابووری و زەرمەند بن مەسەلەن وەکو باسمان کرد لە ئیمارات دەکرد نرخی بەهای یەکێکی نیشتەجێبن شوقەیەک یاخود پشکی کۆمپانیەکان داوەزێ یاخود مەترسی لەسەر گەشتی باری گەشت و گوزاریان دروست بێ لە عێراق مەترسی لەسەر ئاسایشی گشتی دروستە بێ چکە لە عێراق هاتوین هێزەکان لە یەکەوە نزیک کرد کە من پسپۆڕێکی سەربازی نییە پێم وایە زۆری هێرشەکان بۆ سەر هەولێر ئەگەری هەیە بۆ ئەو بێ هەولێر نزیکترە لە مووسڵەوە نزیکتر لەو شوێنانەی کە مقاومی عێراقی دەستیان پێگات و ئەتوانن درۆنەکانی لێوە بنێرن بەڵێ ئەگەر تەنها بیان بڵێ ئێمە هەین لە عێراق خاڵێشتریش هەیە هەولێر وەکو پایتەختی هەرێم کۆمەڵی قونسڵیەشی لێ شارەکان زیاترە بێ لە دەنگدانەوەیکی نێودەوڵەتیە هەولێر ناوکی ناسراو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەس من لەو قەناعەتەم یعنی لە قەناعەتیش تەواوم هەیە ئەم هێرشە درۆنیانەی ئەم شەوە کە زۆر پەرەی سند و زۆر فراوان بۆ زیاتر بووە لە چەند ڕۆژی ڕابردوو لە چەند ڕۆژی داهاتوو کاردانەوەیەکی زۆر توندی بەدواوە هەبێت و لەوانەیە سەرچاوەکانی هەڵدان و ئاراستەکردنی ئەو درۆنانە بە تاوی لە ناو ببرێن چونکە ئەمڕۆ ئەو دوو سێ ڕۆژێ ڕابردوو چ سەرۆک ماکرۆن لەگە سوودانی چ پزیشکیان لەگە سوودانی چ بڵێن لایەنی تر لەگە عێراق ڕاستەوخۆ لە سەرخەتن هەمویان پێداگری لەسەرەوەکەن و خودی سوودانی و یعنی دەسەڵاتی بەغداش کەوتۆتەم هەڵوێستێکەوە ئەبێ خۆی ئیکلایی بکاتەوە ئەبێ سنوورێک بۆ ئەم دەست درێژیانە دابدرێت کە لەلاەن ئەم گروپانە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان بەشی لە کاتەکەم کۆتایی پێهات سپاس بۆ بەڕێز کاک محەممەد مێرگە سووری چاودێری سیاست سپاس بۆ بەڕێز عەلی فەرەزکاشان سەرنووسەری هەواڵی کورسات نیوز خۆشەویستانی کورسات نیوز لەسەری سەعاتدا هاوکارمان بەزات لەگەڵ تیمی تەکنیکی دووبارە دێنەوە خزمەتان بۆ گەیاندنی زۆرترین ڕاستی و زانیاری لەبارەی جەنگی ئیسرائیل ئەمریکا بەرامبەر بە ئێران ئێمە لە لای خۆمانەوە بەخواتانە سپێرین خواتان لای